السلام عليكم ورحمة الله وبركاته. شوي حفدمي مانگی ڕەمەزانی پیرۆزە و ئەم پارشێوە کە ئێستا کاتژمێر یەکی شەوە بە کاتی پایتەختی کوردستان هەولێر من و ژبانی هاوکارم لەگەڵتانەبین بۆ ئەوەی کە ئەم شەویش زیندوڕا بگرین تا ئەو کاتێککە بانگ ئەفەرمێت و هەمومان پارشێومان ئەکەین و دواتر نوێژ و تاعات و عیبادەتەکانمان ئەکەین و سبەینێ بە زمانێکی بەڕۆژ و بە ئەخلاقێکی بەڕۆژ و بە چاوێکی بەڕۆژ و بە گوێیەکی بەڕۆژ و هەڵدەستینەوە و ڕۆژی هەژدەیەمی مانگی ڕەمەزان دەست پێکەینەوە. چۆنی گەلک کۆمپیچێک نانە گەلک ئەس گەلک باشم. سلام علیکم و رحمة الله وبركاته. دەمەکێنی ئیدی سەپۆشی بەکۆنی ئەم دەست پێکینێ بە خودی حەس کرد هەر ڕۆژێ و نوێژەک و هەر تاعاتێکێ دوێ هەیە بۆ پیرۆزدات ڕۆژێ دەرباز بوویدەوەکیری خودێش بە قەبیل کرد و ئیشڵا خودێ هێز و شیانێ زیاتر بتەوە ڕۆژێت مایین بە هەیە بۆ پیرۆز باشتر و جوانتر و ڕێک و پێکتر ئەم پێک بە تاعات و پەرستنا خودێ بکەین و ڕۆژی و نوێژێتمە هەمێ تشتێکی ئەم بکەین خودێ تەنێش بووی خۆ قەبیل کرد چونکەوەکی خودێ تەعالا ئێماژە پێک کرد هەر پەرستنەکە بەندێت من بوویە تەنێ ڕۆژی نەبێت وجە هەر خودێ زانت کە خێر و بەرەکەتە ڕۆژیە چەندەی شڵە بگاتە. بەڵێ وەکوتمان ئەمڕۆ حەفدەمین ڕۆژە کە ئێمە میوانی خودای گەورەین و ئینشاءالله ئەو میوانداری ئێمە قبوڵەکات و لەو بەندانە ئەبین کە ڕۆژوو نوێژ و تەعات و عیبادەتمان قبوڵی حەق ئەبێت هەرچەندە ئێمە شەوانە هەوڵی ئەومان داوە کە وەکو زانیاری لە خزمەتی ئەوە بین بەڵام لەگەڵ ئەوەشە ئەڵێ ئەجر مەبەستە و ئوجرە پێویستە ئێمە مەبەستمانە کە پرۆگرام بکەین بەڵام ئەجریشمان ئەوێت و ئینشاءالله ئەمە بچێتە سەر میزانی حەسەناتی هەموو کارمەندان و کابیران کە لێرە ماندوو ئەبن. جەستۆڤان گەل هەندێ مە گەلک جۆرە گوتیژی ئەفشەڤە دێ گرنگتر بێژین مەش دوعایەت خوبێ بەهەر نەکەن تایبەتیژی دەما پاشی و یان ژێل دەما فتاریان هەر دەمەکین تێدا دەربازن دە هەیڤە ڕەمەزانە پیرۆزدا وەختین دوعا بۆ خودکن خودش ڕازی بێت بوو مەژی دوعا. ئینشاءالله من ئەوە بڵێم کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی فەیسبوک و ئینستاگرام هەر چارێکە شەوانە ئەڵێم لە دوعا بێ بەشمان نەکەن ئەو ئازیزانی کە لە تۆڕی کۆمەڵایەتەکان لەگەڵمانن فۆتۆم بۆ ئەگرن کە لەسەر مێزی نان خواردنن یان لە کاتی پارشێوان ئەڵێن سۆبان خان لە دوعا بێ بەشمان نەکردووی زۆر زۆر پێ خۆشحاڵە بم ئینشاءالله دوعای هەموو لای قبوڵ بێت و بەرەف بابەتێ دەستپێکی بەری بەحسە تەوەری ئاینی پێشەوەی کە بچین با بچینە پاکێجێکە بینن دواتر باسی تەوەرەکەماکەین کە تەوەرێکی چەند گرنگە بەڵام پاکێجەکەمان باسی پێشمەرگەیە کە سەرڕای ئەوەی زۆربەی پێشمەرگەکانی کوردستان لە سنووری گەرمەسێر بە بەردەوامی لە ئەرکی پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستانن لەگەڵ ئەوەشتا ئەو ئەرکە زۆر گەورەیان هەڵگرتۆتە سەرشان و شوێنەکە کە شوێنێکی گەرمەسێریشە وای لێ نەکردوون کە ئەرکە ئاینیەکەیان فەرامۆش بکەن با پێکەوە بچینە بۆ لای پێشمەرگەکانمان بزانین چۆن تاعات و عیبادەتەکەن و لەو شوێنە گەرمە و هۆریکاری پێشمەرگەوە بێت لێرە ڕێز و سڵاوێت تایبەت بۆ هەمی پێشمەرگێت کوردستانی دەستێوانات گوێشین و چۆڤێنوانە ماچیتکین و هیڤیامە ئەوە خودێت تەمەنیوانە درێژ کرد و هیڤیامە ئەوە زێدەتر هەم حکوومەتە هەرێمی هەمژی حکوومەتە بەغدا زێدەتر خزمەتەوانە بکرد بەرەف ژیانە پێشمەرگە و تایبەتیش هەیڤە ڕەمەزانە پیرۆزدا بەتەنها من بە ڕۆژوونیم زۆرتیان هەپە گشتیان برادران بە ڕۆژوون سەرباری گەرمبوونی کەشوهەوای ناوچەکە و مەترسیەکانی داعش کە ئەرکی هێزەکانی پێشمەرگەی زیاتر قورس کردووە بۆ پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان بەڵام ئەوە نەبووەتە ڕێگر لەوەی پێشمەرگەکان ئەرکە ئاینیەکەیان بەجێ بگێنن و بە زمانی بەڕۆژووەوە ڕۆژانە چەندین کاتژمێر چاودێری سنوورەکان دەکەن. یەکەمیشی دێمە کە هاتوونەتەم سنوورە بۆ ئەرک و پاراستنی ئەم خەڵکە هاتوونەتەم سنوورە یعنی هیچ فەرقیان نییە ئەمان هەمووی خوشک و برای ئێمن ئێمەش کە هاتوین دیفاع لەوانەکەین ئەوانی کە ئەڵێن داعش بە ناوی ئیسلامەوە ئەوان ئەو ئیشە ئەکەن ئیشێکی قیزەون ئەکەن بەڕاستی کەسی مسلمان دەستی ناچێتە خوێنی کەسی مسلمانی بەرامبەری ئەوان بە عەکسەوە چەندین خوێنی پێشمەرگیان ڕشتووە خوێنی بەدەنیان ڕشتووە یعنی مەچی ئەو ئەیدی مسلمانیانیان تیانی ئەوەی کە ئەوان بەو شێوە بیری لێکن خۆیان بە ئیسلام زۆر ئێمە بە کافر بزانن ئێمەش ئەوە تا خۆمان بە ئیسلام بزانین
سپاس و ستایشی خوای گەورەیەکن کە هیدایەتی داوین بە لەم مانگی ڕەمەزانش تا بەشدار بین ئینشاءالله خوای گەورەی لەمان قوبوڵ کە ئێمە بەڵێ ئەرکی نیشتیمانیەکەشمانەیە و ئەرکی ئاینەکەشمان لەسەر شانە. چەند ڕۆژێکە چەکدارانی داعش لە پارێزگاکانی دیالە و سەلاحەدین و کەرکووک و مووسڵ و پارێزگای ڕوومادی کردەوە تیرۆریستیەکانیان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە کە بەهۆیانەوە دەیان سەرباز و پۆلیس و چەکداری حەشدی شەعبی کوژراون و بریندار بوون. لێرەش هاتوچیان زیادی کردووە لە منتیقەی کوڵەجۆ بە تایبەتی. فەرماندەکانی پێشمەرگەیش دەڵێن ئەم بەهێزبوونەوەی داعش مەترسیەکانیان هەر لەسەر عێراق و کوردستان نییە بەڵکو مەترسین بۆ سەر وڵاتانی ئەوروپا و جیهانیش. داعش دووبارە پەیدا بوونەتەوە، یعنی پەیدابوونەوەیەکی باوەڕ نەکراو بە شێوەی مەفارز لە زۆربەی زۆنی شوێنەکانی عێراق و کوردستانیش. ئەمانە جاران بەس بە شەو یا تەقەیەکیانە کریاشتە بەس ئێستا بە ڕۆیشە پەلاماردن. ئەو هەڕەشەیەکەوە ئەوانێک کە هەر لەسەر ئێمە نییە، لەسەر هەموو وڵاتە ئەوروپیەکانە، لەسەر هەموو دنیاە. ئێمە لێرە پارێزگاری لە هەموو پێگاتەکانی ژەکەین. ئێستا ئەم کوڵەژوو ئێمەی تایە عەرەبی تایە، تورکمانی تایە، ئەنواع ئاینی تایە. ئێمە بەبێ جیاوازی هاوکاریان دەکەین، پارێزگاریان لیەکەین بە خوێنی خۆمان. لە ماوەی 12 مانگی ڕابردوودا تەنها لە سنووری پارێزگای دیالە داعش زیاتر لە 460 کردەوەی تیرۆریستی جۆرا و جۆری بەرامبەر بە هێزەکانی عێراق و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و هاوڵاتیانی پارێزگای دیالە ئەنجام داوە کە بەهۆیانەوە دەیان کوژرا و برینداری لێکەوتوتەوە. هەرێم جاف، کوردستان 24، شارەدەی کوڵەجۆ، گەرمیان. بەڵێ ئینشاءڵڵا پێشمەرگەکانمان تەمەەن درێژ لەش ساغ بن، چونکە هەموو کات لە هەموو نەهامەتیەکانە لەوەتەی کوردە ناوی پێشمەرگە هەر هەیە لە سەردەمێکەوە هاتبێتن تا ئەم سەردەمە واتە پێشمەرگی هەموو خەڵک کەوتونە باڵە ئینشاءڵڵا و هەمیشە گیانی خۆیان بەخت کردووە ئینشاءڵڵا تەمەەن درێژ بن و هەمیشە لە پاراستنی سنوورەکان بن بۆ ئێمە. وت پاراستی بن بۆ ماڵ و خێزانێت خۆشی تایبەتی، یعنی ئەو دوی دەمیدەوەکی هەیڤ ڕەمەزانە پیرۆز دیری ماڵێت خۆنە حتمما زێدەتر ئەو هەست پێتکن کا گرنگی یا خێزانە چەندە خودی خێرەوانە زێدەتر کرد و ئینشاءڵڵا هەر تەندروستیاوانە ماڵ و خێزان vat باش ئینشاءڵڵا. ئەم شەو تەوەرێکی زۆر تایبەت هەستیار باس ئەکەین کە من حەز ناکەم ئەزانی ژبان بڵێم هەستیار. والله از حسكم بيجم هستيار من قال جرى الشر سروت تكن راستي شرك لسينا لبروي كإما عينك يوند جوان من هيا بابتكا أو نبا روني باس كراوا أجر كشيت يا دروس نكرت خوي هستياريكي وايتيانا أجر لتيا جيشتنيش تكان بوي بروين كشيت يعني أو هستيارنية چونكا عيني بيروزي إسلام زور بيجو ما في أفرتي زور برز نرخاندوا يعني بابت مال سر ئافرەتانە بێت کە لە مانگی ڕەمەزانە چەندە ماندوون چ لە بەڕێوەبردننی خێزان و چ لە ئەرکە ئاینیەکانیان و چ لاوەی کە چۆن ئەو لە ڕێی بە ڕۆژووی ئەوەی کە خۆیان بە ڕۆژوون و چەند ماندوون دروستکردنی بەربانگ و پارشێ و ئیتر کۆمەڵشتی تر چەندێک ئەبێ ئەجریان هەبێت تەمەنیوان هەمی تایبەتژی زەحمەتێت هەر هەمووی مافێوانە ژێ دیارکردی بەجام دەستێتر باسی لێ بکەین بەڵێ سەر ماف و ئەرکراوەسیمە ئەوەشمان لە بیر ناچێت کە پێغمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەستەوصوا بالنساء خەیرا لە دوا وشەکانی لە دوا قسەکانی کەواتە ئەوەندە ژن ئافرەت ئەوەندە گرنگ بووە کە لە دوا وتەکانی پێغمبەر صلی الله علیه و سلم تەوسیەی بە ژنان کردووە و بۆم مەبەستەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا دڵشاد گەڵاڵیمان کردووە کە پێشنوێژ و مامۆستای ئاینیە بەخێر هاتیەوە. گەلە بخێراتن ڕەمەزانەوە پیرۆز خودی ڕۆژین وێژێت و قەبیل کرد ئینشاءالله. زۆر سپاس بۆ بەڕێستان کە ئەو دەرفەتتان ڕەخساند خوای گەورە نوێژ و ڕۆژی و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکە ئینشاءالله. هەموو دەستپێکی ئەم بەحەسکین گەلک جۆرە وەختی
بەری بەحسی ئیسلامی بکەین باشە بەری ئیسلام بێت بەری دینێ مە و پێغەمبەری مەسڵ سەر بن بهێت ئافرەت چ پێگەهێکیدا بیت کۆمەڵگەهێدا ئەنێ بەری ئیسلامیان بەحەس بکەین بەری بچینێت ناف ئیسلامێدا لەسەر پرسیاری جەنابەت من دەگەڕێمەوە بە شێوەیەکی سەرپێیی بۆ سەرەتای دروستبوونی مرۆڤ یعنی بزانین لە سەرەتای دروستبوونی مرۆڤدا خوای گەورە و میهرەبان چپێگەیەکی بۆ ئافرەت داناوە بەڵام بەر لەوەی کە باسی ئەوە بکەم کە جەنابەت فەرمووت خەڵکێک هەیە دەڵێن ئیسلام مافی ئافرەتی نەداوە یان مافی ئافرەتی پێشێل کردووە من دەڵێم گرفتی ئەو بەڕێزانە تەنها یەک گرفتە گرفتەکەش تەنها ئەوەیە خوێندنەوەیان بۆ شتەکان نییە ئێستا کۆمەڵگەی ئەوروپی کە پرسێک دێتە پێشەوە بابەتێک دێتە پێشەوە دەچن لێکۆڵینەوە دەکەن یعنی لێکۆڵینەوە دەکەن دەخوێندنەوە لە سایتەکان دەگەڕێن بۆ ئەوەی ڕاستیەکەیان بۆ ڕۆن ببێتەوە ئەو بەڕێزانە لەگەڵ ڕێز و خۆشەویستین بۆیان بەبێ ئەوەی لێ بکۆڵنەوە بەبێ ئەوەی خوێندنەوەی لەسەر بکەن بێ ئەوەی چەند پەرتوشێک لەسەر ئەم بابەتە بخوێنەوە ئایا ئیسلام مافی ئافرەتی پێشێل کردووە یا پێشێلی نەکردووە لە خۆیانەوە بڕیار دەدەن ئەبێ پرسیارە دەهێنین بۆ پاشین بەژەمە بەگەڕینە بەری ئیسلام دەست پێ کە دروستبوونە مرۆڤاتی کۆچ پێگە بەخۆی طبعا کۆمەڵگەی ڕۆمانی کۆمەڵگەی جاهلیەتی فارسی جاهلیەتی عەرەبی جاهلیەتی هیندی ئەگەر ئێمە بە شێوەیەکی سەرپێیی سەردانێکی ئەو کات بکەین مراجعەیەکی پەرتوکە مێژوویەکان بکەینەوە ئەوان زۆربەی زۆریان هەردانیان نەناوە بەوەی کە ئافرەت مرۆڤیشە بەڵکو بۆ نمونە هیندیەکان قفڵیان لە دەمی ئافرەت دابوو بۆی نەبوو هەموو کاتێک بدوێت و هەموو کاتێک قسە بکە لە کاتی خۆی لەژێر دەوڵەتی ڕۆمانی و لەژێر سێبەری دەوڵەتی مەسیحیەت لەژێر سێبەری مەسیحیەت کۆنگرە و کۆنفراس ئەبەسترا لەسەر ئەوەی تەنها لێکۆڵینەوە بکەن لەسەر ئەوەی ئاخۆ ئافرەت گیانە یا گیان نییە واتە ڕوحی هەیە وەکو پیاو یاننا و ئایا ئافرەت پاداشت و سزای وەکو پیاو هەیە یانیەتی وایە ئایا ئافرەت تەکلیفی لەسرە داوا لێکراوە وەکو پیاو یا داوا لێکراو نییە ئەو داوایانی کە لەلایەن خواوە یان لەلایەن دەوڵەت و دەستەڵاتەوە ئیسلام هات ئەوەی حەسم کرد بڕاندیەوە خوای گەورە بڕیاریدا فەرمووی ئەنی فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى بعضكم من بعض ئێستا ئەگەر بێت و ئێمە بین لەسەر وشەی بعضكم من بعض معنای چییە يعني الرجل من المرأة والمرأة من الرجل پیاو لە ئافرەتە و ئافرەتیش لە پیاوە ئەگەر سەرنج بدەین بۆ باوکە ئادەم سەلامی خوای لەسەر بێ کە باوکی هەموو مرۆڤایەتیە خوای گەورە کە باوکە ئادەمی دروست کرد و ناردیە بەهەشت خوای گەورە ئادەمی بە تەنیا جێنێشت بەڵکو هاوبەشێکی ژیانی بۆ دروست کرد کە لە خودی خۆی دروستی کرد بەس باش مامۆستاش ڤێری حکمت جێ چییە حەوا دەیکۆمە ئادەمی هاتە چێکردن بڵێ یعنیش بەرچە ئەوژی جدا نەهاتە چێکردن ئەوە نیشانەی ئەوەیە بۆ ئەوەی ئەو پیاو بەزەیی بە ئافرەت دابێتەوە بۆ چونکە لە خودی خۆیتی لە جیانی خۆیتی لە ڕوحی خۆیتی بۆ ئەوەیە حکمەتەکە ئەوەیە ومن آيات أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليه ومودة وجعل بينكم مودة ورحمة يشك لنشانه بلغكاني خواتي خوا أويا لنفسي خوتان لخدي خوتان آفرتي بو أيو دروس كردوا بو أوي ألفت ومحبة وخوشويستي لنيوان تاندا دروس ببي وبروي أو ذاك خواي جورا بابا دمي دروس كرد فرموي ادخل أنت وزوجك الجنة بزانا ليرة تكليفك لو هەردووکانە بزانە یەکەم تەکلیف و داواکاری پەروەردگار یەکەم تەکلیف و داواکاری ئیلاهی بۆ چێ بوو بۆ هەردووشیان بوو ژن و پیاو پێکەوە بەشدار بوون ئەگەر تەماشا بکەین زۆر کەس هەیە تۆمەت دەخیتە پاڵ ئیسلام یان پاڵ پەیامی ئیلاهی دەڵێن ئافرەت هۆکار بووە بۆ دەرچوونی ئادەم لە بەهەشت بۆ سەر زەوی یعنی گوناهەکە دێخنا ئەستۆی ئافرەت منیش دەڵێم ئەو جۆرە شتە لە ئیسلامدا هیچ ئەساسی نییە بەڵکو ئێستا تەوراتیش باسی ئەوەکە تەئیدی ئەوەکە ئەوە لە ئیسلامدا جێی نابیتەوە لە قورئانیشدا جێی نابیتەوە چەندان زانایانی ئیسلام وەکو مامۆستا یوسوف قەرضاوی و چەندانی تریش ئەو شرۆڤەیان لەسەر کردووە ئێستا بزانە خوای گەورە کە نەهی لە ئادەمەکە قەدەغەی ئەکا لە خواردنی دارەکە فەرمێ ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين نزیکی ئەو دارە مەبنەوە مەیخۆن جا ئەگەر خواردیشیان دیسان لێرەدا بزانە خوای گەورە ئەفەرمێچە هەردووچیان خواردیان هەردووچیان دەست پێشخەر بوون بۆ خواردنەکە بەڵام
زانایانی ئیسلام دەفەرمونون حەوا شوێنکەوتووی ئادەمی بوو لە خواردنەکە، حەوا شوێنکەوتووی ئادەم بوو لە خواردنەکە. دەبا بینە پێشی ئیسلام، لە پێشی ئیسلام چیان بە ئافرەت دەکرد؟ ئافرەت دەکرا بە میرات، واتە لە برایەوە بۆ برا ئەکرا میرات. ئافرەت کە شووی دەمرد لە کۆمەلگەی وادا هەبوو ئافرەتیان لەگەڵ پیاوەکە زیندە بە چاڵە کرد. ئێستاش لە زۆر لە کۆمەلگاکان ئەوە بوونی هەیە ئەو دیاردەیە. لە سەردەمی ئیسلامدا ئافرەت چەند مێردێکی هەبوو، چەند پیاوێکی هەبوو، یعنی لە پێشی ئیسلام هەر لە پێشی ئیسلامدا ئافرەت زیندە بە چاڵ ئەکرا، واتە ئافرەت چاڵێکیان بۆ هەڵەقەند دەو چاڵیان ئەناو بە زیندی ژێرگڵیانە کرد. بەڵام ئیسلام هات فەرمووی وئیذا المەوعودەة سئلت بأي ذنب قتلت. ئافرەت هات، ئیسلام هات ئافرەتی لەو مەرگە ساتە ڕزگار کرد. ئەوەتە پێغەمبەری ئیسلام صلى الله عليه وسلم هات ئەو بۆ سونەی ڕەش کردەوە بنبڕی کرد، فەرمووی خەیڕکم من بشر بالأنثى، باشترین کەس لە ئێوە ئەو کەسەیە کە مژدەی کچی پێ بدرێ. ئەها ئەبینی مژدەیان بۆ پێغەمبەر هێنا صلی الله عليه وسلم کە فاتیمە لەدایک بوو، سەلامی خوای گەورەیان لێبێ، فەرموویان فاتیمە لەدایک بوو یا رسول الله. پێغەمبەر فەرمووی ڕەیحانەة ئەشمها وەرزقها على الله، ڕێحانەکە بۆنی ئەەکەم ڕزقەکەی لەسەر خوایە. ئیسلام هات بڕیاریدا هەر کەسێک کچێک گەورە بکە ئەچتە بەهەشتەوە. زانە پێغەمبەر فەرمێ من عال بنتا وجبت له الجنة یا وجب له الجنة، هەر کەسێک کچێک گەورە بکە ئەوە خوای گەورە ئیباتە بەهەشت. دیسان ئیسلام بڕیاریدا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەڵگیری ئیسلامە و پەیامبەری خوایە، پەیامهێنەری خوایە بۆ مرۆڤایەتی، ئەها فەرمووی من السنة البدء بإعطاء الإناث قبل إعطاء الذكور. أفرمي لسنة منا أجر دياريكت بو من دالكان بردوا سرتا بيدي بكتكان برلوي بيدي بكركان. بزانا إسلام برياري دايك أفرمي وليس الذكر كالأنثى مين وكو يعني نيرين وكو مينانيا زانان لشروبه ورونكرنوي أو آيات أفرمون نێرینە وەکو مینە نییە لە باشی، مینە باشترە. تەماشاکە هەر لە کوردەواری خۆشمان زۆر جار هەیە بینین باب یا دایک پەچی دەکەوی پیر و پەکەوتە ئەبێ کچ ڕەحمی زیاترە، خۆشەویستی و حەنانی زیاترە. بەڵێ مامۆستاکەواتە ئەم هەموو پێگەی هەبێت ئافرەت لە ناو ئیسلامە، ئەم هەموو تەوسیەی پێکرابێ، ئەم هەمووە جێگایی هەبێت، ینی شانازی بێت، ئەبێت بەرامبەرەوە ئەرک و مافیشی هەبێت، وانە کاتە با بڵین ئەرکی ئافرەت لە ئیسلامە چییە؟ ئەرچی پیاو لە ئیسلامدا چییە؟ ئەرچی پیاو لە ئیسلامدا چییە؟ ئەرچی ئافرەتیش لە ئیسلامدا ئەوەیە. بەڵام ئەگەر سەیری واجباتی ئیسلام بکەین ئەبینین ئەرچی ئافرەت سوکترە، یعنی ئەو ئەرکانی کە خراونەتە سەر پیاو کەمترن لەو ئەرکانی کە خراونەتە سەر ئافرەت. ئێستا بۆ نمونە تۆش خوشتی منی و لەگەڵ ڕێز و خۆشەویستم بۆ خوشکانی کە گوێیان لە منە، ئافرەت مانجەیەک جار ماوەی 7 ڕۆژان نوێژ ناکە. لە ڕەمەزاندا ئافرەت جاری وا هەیە 7 ڕۆژ یا تا بگرێت تا 15 ڕۆژ ئافرەتی وایە تا 15 ڕۆژ بە ڕۆژی نابی، وایە یعنی ئەرچی ئافرەت سوکترە لە ڕووی واجبات. ئێمە بڕوامان بەوە هەیە کە ئافرەت لە ڕووی جەستەییەوە، یعنی لە ڕووی جەستەییەوە بێهێزترە لە پیاو. لەبەر ئەوەشە کە ئاینی ئیسلام یعنی ڕەچاوی ئافرەتی کردیە لە داواکراوەکان لە تەکالیف. ئەبینین ئەو تەکالیفانەی ئەو داواکراوانی کە لەسەر پیاون کەمترن کە لەسەر ئافرەتن، ئەرچی ئافرەت سوکتر کراوە. هەر لەبەر ئەوەشە ئێستا زۆر کەس پرسیارەکە باشە بۆ ئافرەت نەبوو بە پێغەمبەر؟ ئەو پرسیارەتان گوێ لێ بۆ وانە بۆ ئافرەت نەکراوە بە پێغەمبەر؟ بوش نەبتە مامۆستای ئاینی پێشنوێش پێغەمبەران کە خوای گەورە ناردوونی لەلایەن نێرانەوە، ئەو کەسانەی کە نەیاری پەیامی خوانە زۆر دژایەتی کراون، ئەشکنجە و ئازاری زۆریان دراوە. ئافرەت ئەو توانایی تێدا نەبووە ڕوبەڕووی ئەو نێرانە ببیتەوە، ئەو توانایی نەبووە چ لەلایەنی ڕۆحی چ لەلایەنی جەستەیی، ئەو توانایی نەبووە. ئافرەت لەگەڵ ئەوەیدا کە ئەرچی لەسەر شانە کاروەکو بەڕێستان فەرمووتان مافیشی هەیە، ئەو مافانەی کە تازە باسمان کردن و دەیانی تریش. ئافرەت یەکێک لە مافە گرنگەکانی ئافرەت ئەوەیە ئافرەت دەبێت بە حورمەت و بە ڕێز و بە شکۆوە تەماشا بکرێت، چونکە ئافرەت کە لە ماڵی بابی خۆی دێتە دەرەوە
بەو پەڕی ڕێز و قەدر و احترامەوە دێتە دەرەوە هیچ کەسێک بۆی نییە ئافرەت بێ قەدر و قیمەت بکە هیچ کەسێک بۆی نییە شکۆی ئافرەت تێک بدە چونکە ئافرەت دایکە و ئافرەت خوشکە ئێمە یعنی لەگەڵ هێنانی وشەی دایک کە باسی دایکم کرد لێرەوە سڵاو ئەنێرم بۆ دایکم پێی دەڵێم دایە گیان بە قوربانە دەبم وەسڵاوم بۆ خوشکەکانیشم بۆ هەموو ئەو خوشکانێک کە ئێستا تەماشای ئێمە ئەکەن ئێمە زۆر بە بەرز دەڕوانینە ئافرەت دەبێت زۆر بە بەرزتر بڕوانینە ئافرەت چونکە ئیسلام بە بەرز دەڕوانێتە ئافرەت من نامەوێت لێرە لەو بەرنامەی بەڕێستان لە شان و شکۆی هیچ کەسێک بدەم بەڵام خەڵکانێک کە لە ئیسلام حاڵی نین کە لە ئیسلام نەگەیشتون دێن هەر لە خۆیانەوە بڕیار لە جیاتی ئیسلام ئەدەن کە ئیسلام بێ حورمەتی بەرامبەر بە ئافرەت کردووە من دوو وەڵامم هەیە وەڵامی یەکەمیان ئەوەیە ئیسلام بێ حورمەتی بەرامبەر بە ئافرەت نەکردووە بەڵکو ئیسلام هاتووە شکۆی ئافرەتی بەرز کردوێتەوە ڕێزی لە ئافرەت ناوە دەڵێ ئیسلام دەڵێ دەبێ حیا و کەرامەتی ئافرەت پارێزراو بێ ئیسلام دەڵێ نابێ وەکو کاڵایەکی بازرگانی تەماشای ئافرەت بکرێ ئیسلام دەڵێ ئافرەت نابێت حیا و کەرامەتی بەڕەڵا بکرێت ئیسلام دەڵێ ئافرەت ئامێرێک نییە لە بێرچاوی پیاودا حیا و شەرمی بەڕەڵا بکرێت و ئەو پیاوانەی کە چاویان نزە ئەو پیاوانەی کە چاویان برسیە تەنها وەکو بووکەڵەیەک بڕوانە ئافرەت و مەیلەکان و ئارەزوەکانی خۆیان بە ئافرەت تێر بکەن و لە دواییشدا بە سووک تەماشای ئافرەت بکەن و وەڵامی یەکەم ئەوەیە وەڵامی دووەمم ئەوەیە من دەڵێم ئەو بەڕێزانە پێویستیان بە خوێندنەوەی زیاترە پێویستیان بە لێکۆڵینەوەی زیاترە وەڵامی سێمیشم ئەوەیە من دەڵێم ئەو بەڕێزانەی کە دەڵێن ئیسلام مافی ئافرەتی پێشێل کردووە من دەڵێم ئەدی ئەو مافەی جەنابتان باسی ئەەکەن چمافی بجا هم در سەروی ڕاستی بۆ مناڕێکڕۆژنا گەلەکن ئەوێت ئازادیەت ئاڤن لێ ئەم ناف ئیسلامی دانا بینین کە ڕێکخراوێت دیارەت مافێژنا هەبن بچی یانش بەرچێ ئەو خۆ داخوازە مافی خۆنا کە تەمزەتر سەروێ پرسیار ڕاستین لێن کە بەرەف ئەفکارێمە ئارام بەختیاری وەچین ما مۆستا دیفرام دێ بەردەوام بینێک خودی حەز کرد بەرەف سلێمانیە بە بچیم تایبەتیژی پاشی بە ئەفشەوەدا ئەفکارێمە ئارام بەختیار پایکە ڕاستە خود گەلمەدا ئارام بازار هدیه گرم بن حتی الوقت پاشی واجب زانم که افریقا برای خدایکی و دوم بحثه چه بابت کی تایبتی جی و کی هفکاره ما بحث کن از بجم تا خونیزی کی خارنید کردواری کلیل سلمانی زانی که کامیراش بویته و دم برف کی ببی جوان سلااو لە تۆ لە سۆڤان و بینەرانی کوردستان 24 دوای ئاسایبوونەوەی ژیان لە سلێمانی هێدی بازارەکان کراونەتەوە ئیتر خواردنی خۆشیش بۆ پاشێوان ئامادەیە بۆی هاوڵاتیان وەکو باوە لە پاشێوان لە سلێمانی دێنە دەرەوە زیاتر خواردن دەخۆن من لە جێگایەکم ئەمڕۆ خواردنی کوردەواری ئامادە دەکات بزانین ئەو خواردنە کوردەوانیانە بۆچی خواستی لەسەرا لێرە جێگەیەکی کوردەواریان ڕاخستووە دەیانوێت هەموو شتەکە کوردەواری بێ هەروەها خواردنەکەیان لەسەر ئاگر ئامادە کردووە لە ناو منجڵی فافۆن و لە ژوورۆژ بەمست ئامادە کراوە دێمە لای وەستا هەرێم بزانین وەستا هەرێم ساڵتان لێبێت گرنگی خواردنی کوردەواری چییە و بە شێوەی کوردەواری دروستەکرێت لەسەر ئاگر و لە منجڵی فافۆنە وڵای گرنگەکەی لەوەیە شتەکانمان کوردەواریە برنجمان کوردیە قەلی کوردیمانەیە کەڵەشێری کوردیمان هەیە برنجی کوردیە کیلۆی 5,000 پێم میشەکەشمان بریشکی زینووە وەستا هەرێمەوە بێ بە دایز بخورێوانی ئارە وەڵا ئەوە بێ بە دەست بیخۆی ئەجا جیاوازیەکەشی ئەوەیە کە ئێمە لەسەر خەڵوز لێنێ بە خەڵوز لێنێ تا چەند هاوڵاتیان لە پاشێوان دوایکردنەوەی بازارەکان ڕوو دەکەنە ئەم خواردنە کوردەواریانە بۆ پاشێوکردن وڵایی پێش پاشێژە خەڵک تالبیشتی کوردەواریە بەردەوامە لە سەری هەریەت هەیە بە تایبەتیە بۆ بۆ کەڵەشێر شتەکانمان چونکە کوردەواری خەڵکێکی تایبەتێ بۆ لامان بەردەوام ێوارانێ پاشێوانێت پێش ڕەمەزانیشە خەڵک بەردەوامە لە سەری زۆر جار قەلە خۆن لە سلێمانیا قەلەکە ئامادە نیە ئەمشەو وڵی خەلەکە تەواو نەقەلی لێ نەکەڵەشێر نەگۆشت چونکە کاتەکەی درەنگە تری ئێواران هەموو شتێکمانەیە لە قەل لە قاز لە کەڵەشێر لە مریشک زۆر سپاس بەڵێ ژبان یعنی ئەو خواردنە کوردەواریە تایبەتمەندیەکەی ئەوەیە کە دەبێت بەدەست بخورێت دوای خواردنی ئەو خواردنە کوردەواریەش لێرە چایەکی سەر خەڵوز دەخورێ و هەروەها لێرە دوای کوردەواریش هەیە
یعنی هاوڵاتیان دوای ئەوەی کە ژیان ئاسایی بوویەوە دووبارە هاتنەوە سەر ئەو ڕیتمەی کە لە سلێمانی باوە لە پارشێوان ڕووکەنە چێشخانەکان و خواردنگەکان بۆ ئەوەی کە پاشوێکی تایبەت بە خۆیان بکەن. ئەمە شۆک و توخوسێکی تایبەت بە سلێمانی کە بەردەوام لە پاشێوان ئەم جۆرە نەریتە بەکاردەێن. حتى عافيت بتروستيجي بيجي خورناك طيبات بي زور سپاس افكاري ما رب اختيار باك راستا خوين سليماني ديال ماذا زۆر سپاس ئارام لەگەڵمان بووی من ئەگەڕێمەوە بۆ لای مامۆستا بەس پرسیاری لێ ناکەم پرسیارەکەم سەبارەت بە قسەکانی کاگ ئارامە کە ئێمە لە ناو راپۆرتەکە یان باڵین لە لایڤەکە بووین جەناب ئیشارەتە کرد بێمەت خۆشە خواردنەکە بینە چۆنە خەڵکی باڵەکایەتیت ئەو منتیقەیەش خواردنی چەور و خۆش لێنێن بەخۆی باڵەکایەتی بە شیوێک بەناوبانگە زیاتر یعنی چەند شیوێک مەسەلەن بۆ نمونە دۆینەی بە پونگە بۆ نمونە دۆڵما هەندێک گوندیشمان هەیە بە کفتە بەناوبانگە من بەخۆم زۆر حەز لە کفتە ئەەکەم کفتە ئێستا منوتم کفتە مفتەوتی مفتەکەی چێتم مفتەکانی بەلاشە حتى عافيت بتخدي تندرستي وهر باش كده مامۆستا باسی ئەرکەکانمان کرد و باسی مافەکانیشمان کرد ئیسلام ئەوەندە جوان مافی داوە بە ئافرەت کە یەکەم وەزیر ژن بوو کە داینا لە تەمویل و ناو بازار شیفا کچی عەبدوڵڵا باسی ئەومان بۆ بکەیت کە مافەکان چیتر ئەگرێتەوە کە ئەو ژنی ئەو نەو بە قودسیەت بینی بازار چەند شوێنێکی قەرە باڵخەیسە لەوە چە هەندێک خەس بڵێت نابێ ژن بچێت بۆ بازار کەچی لە سەردەمی ئیمامی عومەر ژن کرا بە وەزیری دارایی و نەناو بازار چاودێری کاری پیاوان بکات ئەکرێ بڵێن ئیسلام مافی نەداوە بە ژن ئەمە ماف نییە؟ ئەمە و چەندانی تریش لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە زۆربەی زۆری پرسەکان ئافرەت لەگەڵ پێغەمبەر و لەگەڵ یارانی بەشدار بووە لە زۆربەی زۆری ئەو شەڕانەی کە دووچاری مسلمانان بوویتەوە ئافرەت هاوکاری سەحابەکانی پێغەمبەری بووە صلی الله عليه وسلم دوای ئەوەی لە مزگەوتی پێغەمبەردا ئافرەت هەبووە هاتووە لە پێش چاوی خولەفای پێغەمبەری صلی الله عليه وسلم خولەفای ڕاشیدین لە پێش چاوی سەحابە گلەیی لە پیاوەکەی خۆی کردیە هاتیە زۆر زۆر بە بوێرانە گلەیی لە پیاوەکەی خۆی کردیە گوتیتی پیاوەکەم بەرامبەرم ئاوایە و ئاوایە و ئاوایە بەو شێوازەیە لێرە ناتوانم مەسەلەن تەفاسیلی بدەمێ مەسەلەن گلەی لە پیاوەکەی خۆی کردی گوتیتی لێم ناگەڕێ بە ڕۆژی بم گلەیی لە پیاوەکەی خۆی کردیە لێم ناگەڕێ من قورئانی بخوێنم گلەیی لە پیاوەکەی خۆی کردیە گوتیتی لێم ناگەڕێ من نوێژان بکەم پێغەمبەر صلی الله علیه و سلم لە پێش سەحابان بانجی پیاوەکەی کردیە فەرمووی وەرە خێزانت ئەو گلەیانەی هەیە ئەو پیاوە لە وەڵامی گلەیەکانی ئەو ئافرەتە لە پێش پێغەمبەری صلی الله علیه و سلم بە ئامادەبوونی سەحابەکانی پێغەمبەری وەڵامەداتەوە فەرمی یا ڕەسوول الله خێزانەکەی من کە دەڵێ لێ ناگەڕێم بە ڕۆژی بم خێزانەکەی من هەموو ڕۆژێ ڕۆژێک نا ڕۆژێک بە ڕۆژیە ئەمیش مافم هەیە لەسا ئەو ئافرەتە هەموو ڕۆژێک کە من داوای مافی خۆمی لێ ئەەکەم دەڵێ من بە ڕۆژیمە فەرمووی یا ڕەسوول الله ئەمن ڕێگەی نوێژی لێ ناگرم بەس خێزانەکەی من بەرماڵ ڕادێخێ نە سونەتێک نە دوو نە سێ نە چار نەدا نە بیست مستەمر خەریکی منیش پیاوم پێداویستیم هەیە لەگەڵ ئەو ئافرەتە یعنی چ لە ڕووی خواردنەوە چ لە ڕووی یعنی کاروباری ژن و مێردایەتیەوە لە هەموو ڕوویەکەوە منیش مافم لەسەر ئافرەتە هەیە بۆیە ئیسلام بڕیاریدا فەرمووی ڕۆژی سونەت ئافرەت ناتوانێت بیگرێ بەبێ ڕوخسەت وەرگرتن و مۆڵەت وێرگرتن لە پیاوەکەی یعنی ئەرکەکانی لەسەر ئافرەت سوکتر کرد لە ڕووی واجبە دینیەکانەوە سوکتری کرد بڵێ بۆ ئەوەی ئافرەت چونکە ئێمە هەم مافی خوامان لەسرە هەم مافی مرۆڤەکانیشمان لەسرە وایە یعنی مافی خوامان هەیە لەسرە و مافی مرۆڤەکانیشمان لەسرە ئەو جا مافی کوڕ بەرامبەر بە باوک مافی باوک بەرامبەر بە کوڕ مافی کچ و کوڕ بەرامبەر بە دایک و باوک مافی ژن لەسەر مێرد مافی مێرد لەسەر ژنەکەی ئەوانە مافەکانن لە ئیسلامدا ئەو مافانەی کە ئیسلام ئێستا ئیسلام بەڕەوا ئەزانێ ئافرەت بخوێنێ ئافرەت خاوەنی بڕوانامە بێ ئافرەت لە هەموو بوارەکانی ژیان لە کۆمەلگادا بوونی هەبێ ئافرەت بتوانێت ڕای خۆی دەربڕێ ئەوانە هەموو لە ئیسلامدا فەراهم کراینەوە و قسەی لەسەر کراوە و بڕیاری لەسەر درا مادام هەوسای مۆ مستانێ ئەرک و مافێ توێ هەروەکیە زەڵەمی نەڕەنگە هەندێک دەما زیاتر بن بەس گەلێک جارە وەختێ تێتە گوتن وەختێ مافێ ئافرەتێ تێتە خوارن یان ژیەیەکی چێ ئەو نەشێت خۆ مافێ خۆ vەگەڕینتەڤە ئیلا یان برایەکێ وێ یان ژێ زەڵەمە وێ یان ژی بابەیە بۆ vەگەڕینتەڤە
ئیسلامێ داهۆسە هاتیە ئەف سێوێت مافی ئافرەتێ بخۆ بەگەڕینە یان ئەو خودێ مافی خۆ بەگەڕینەوەکی ئەو نمونەتەینەی یعنی ژب خود شوێ دەف پێغەمبەری صلی الله علیه و سلم و مافی خۆ بەگەڕاندی چونکی نکات کۆمەڵگەی داهۆسەیە لە ئیسلامدا ئافرەت ئەگەر توانای هەبوو ئیسلام ڕێگەی پێداوە کە مافی خۆی داوا بکات و مافی خۆی بگەڕێنیتەوە هەموو تاکێکی کۆمەلگا بۆی هەیە داوای مافی خۆی بکە من دەڵێم ئیسلام مافی هەموو چین و توێژەکانی ئیسلامی داوە لەگەڵ ئەوانشدا ئافرەت بەڵام ئێمەین وەکو کۆمەلگاکان وەکو دابوونەریتی کۆمەلگا جیاجیەکانی سەر ڕووی زەوی ئێمە ئافرەتمان کپ کردیە ئێمە ئافرەتمان مافی ئافرەتمان پێشێل کردووە ئێمە بۆ نمونە ئێستا کەسێک لەناو کۆمەلگەی ئێمەدا تا ئەو کۆتاییانە ئەمە باو ئەبینین هەمانە لەناو کۆمەلگادا کە کچەکەی کاتێک کە کوڕەکەی ژن دەهێنێ مەجلیسێکی گەورەی بۆ گرێ دەدا بە ئامادەبوونی هەموو خزم و کەس و کارەکان بە ئامادەبوونی هەموو دۆست و خۆشەویستان بەڵام کاتێک کە کچەکەی شوو دەکا شەرمی ئەکا ئەوانە ئامادە بکە فلاناغە و فیساراغە و فلانە شخصیاتە دەڵێ ئای بە من ئەو شخصیاتانە بینم بۆ مەجلیسی مارەکردنی کچەکەم بەڵام بۆ کوڕەکەی شەرمی پێ نییە یعنی هەندێک تشتا کۆمەڵگە نە ئیسلامێ نەک ئیسلام کۆمەلگە سەپاندیتی تێڕوانینی هەڵا ئێستا لە ناو کۆمەلگەی ئێمەدا بە تایبەتی ئەبینین زۆر لە دابوونەریتە هەڵەکان زاڵ کراینە بەسەر دابوونەریتی ئیسلامدا اینجا کێشەکە لەوەشە ئیسلام وی نەگوتیە کێشەکە لەوەشە دابوونەریتەکە بە ئاینی ئیسلام مەزانێت ئەوەندەی خەڵکەکە بەسەر دابوونەریتەکە ئەڕوات تێڕوانینی نییە بۆ ئیسلام ئەوە ئەرچی ئێمەی مامۆستایانی ئاینیە بۆ خەڵک ڕۆم بکەینەوە ئەگەر نەریتێک بەسەر ئافرەتدایە بەسەر هەر تاکێکی کۆمەلگادا سەپێنرا نەریتەکە لەگەڵ ئیسلامدا تێچی نەکردەوە خۆی یەکێک لە بەڵگەکانی شەرعی عادات و تەقالیدەوانە هەر عادات و تەقالیدێک لەگەڵ ئیسلام و بنەماکانی ئیسلامی یەکتر نەگرێتەوە لە ئیسلامدا ڕەت دەکرێت باش ئەvە سەرمەسەلا عادات و تەقالیدە کۆمەڵگە هەیە بەسەم بچینە لەوانێ تشتی حرام سەر زەڵامی هەر تشتێکی حرام بە وەکیوێ بوو ژنێژی حرامە یانجی هەندە تشتێ زیدەتر هەنە بۆ زەڵامی چێت بوون بۆ ژنێ چێنەوە بم گشتی خوای گەورە لە قورئاندا فەرمووی فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم من ذكر وأنثى وبزانە لە پاداشت خوای گەورە چۆن پاداشتی پیاو ئەداتەوە بە هەمان شێوە پاداشتی ئافرەتیش ئەداتەوە لە سزا خوای گەورە چۆن سزای پیاو ئەدا بە هەمان شێوە سزای ئافرەتیش ئەدا ئەگەر مستحقی ئەو سزایە بوو لەسەر پرسیارەکەی جەنابیشت بە هەمان شێوە ئەو ئەرکانی کە لەسەر پیاون هەمان ئەرگ لەسەر ئافرەتن بەڵام بە سوکراوی مامۆستا ئینەمە النساء شقائق الرجال فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ژنان هاوشێوەی پیاوانن ئەم فەرمودەیە چۆن تەفسیر دەکرێت مەبەستی لە چییە لێرەدا هاوشێوە لە زۆر شوێنیشە ئەڵێن نابێ وەکو پیاو بێت نا ئێمە دەڵێن لە سەرەتادا باسمان کرد دەڵێن ئافرەت لە ڕووی جەستەیەوە لە پیاو بێهێسترە ئێستا بۆ نمونە ئافرەت لە 50 مەتری بۆن دەکا پیاو لە 100 مەتری بۆن دەکا بۆ نمونە دڵی پیاو گەورەترە لە دڵی ئافرەت بۆ نمونە دەمارەکانی پیاو زیاترن لە دەمارەکانی ئافرەت دەبینی ئەوە لە ڕووی جیاوازی جەستەیەوە بەس لێرە ئەو فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه و سلم هەر دەگە ئەو خیتابە ئیلاهیەی تێک ئەکاتەوە کە خوای گەورە حەوای دروست کرد یان فەرمی خەلقەکم من نفس واحدة يعني ژن و پیاو المرأة من الرجل والرجل من المرأة والرجل من المرأة هەردووچیان تەواوکەری یەکترن واتە ئافرەت هەڵگیری غەم و پەژارەکانی پیاوە پیاویش هەڵگیری غەم و پەژارەکانی ئافرەتە ئافرەت هەڵگیری ئەرک و پێداویستیەکانی پیاوە پیاویش هەڵگیری ئەرک و پێداویستیەکانی ئافرەتە مامۆستاجان بجارێش کچێ دەست پێ بکەین تشت ناف ماڵە بابە خوددا یعنی gelek cara hûsa tête behezkirin zulm lê tête kirin her karekê wê vêt neşet îlle rawê jat gel babê xwe bit yan jî birayekê wê lê gelek cara hûsa kur azadiya wî zêdetir e îslamê ji de ev hûsa hatiye diyarkirin yani her tiştekê kiçê bê taybetî ji mala babê da vêt yani heta temen jî hatiye diyarkirin hindît mala babê xwe da welî emrê wê babê wê ye yan jî birayê ye lê bo kurê hûsanîne ئیسلامێ چاوە بەحث بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارت بدەمەوە من لێرە پرسیارێکم ئاراستەی زۆر لە مێژە ئەو پرسیارە دووبارە ئەەکەمەوە دەڵێم بەر لەوەی کە لە کوردستاندا ئێمە ئازاد ببین و ڕاپەڕین دەست پێ بکا و کوردستان ئازاد ببین دایکانی ئێمە داپیرەکانی ئێمە خوشکەکانی ئێمە
هیچ کاتێک لەگەڵ هاوسەرەکانیان گرفتیان نەبووە کێشەیان نەبووە ئەو مافانەی کە ئێستا هاتینە ئاراوە کە لەلایەن هەندێک لە ڕێکخراوەکان داوا ئەکرێن ئەگە ئەو مافانە بن کە ئیسلام داویەتی بە ئافرەت و ئەو مافانەی کە ئینسانینە وڵا ئێمەشتە ئیدی ئەەکەین و ئیسلامیشتە ئیدی ئەکا و ئیسلامیش لەگەڵیدایە بەڵام ئەو مافانەی کە ئەوان لە ژێر پەردەوە چەند مافێکی ترن کە داوای ئەەکەن ئەو مافانە لەگەڵ دابوونەریتی کوردەواری و لەگەڵ دابوونەریتی ئیسلامەتی تێک ناکاتەوە زۆرن ئەمە هەمومان دەزانین چی ئەو مافانە مەسەلەن بۆ نمونە من زۆر لەگەڵ ڕێکخراوەکانی ئافرەتان ینی ئیشم کردووە زۆر لە وەرکشۆپەکان و دانیشتەکانیان من ینی بەشدار بوو جارێکیان من لە وتارێکم لە وتارەکانی هەینی باسی ئافرەتم کرد دوای ئەو وتارە لە شوێنێک لەگەڵ هەندێک لە خوشکان دانیشتین باسی ئەوەی کرد گوتی مەلایەک هەفتەی ڕابردوو دەربارەی ئافرەتان ئاوا و ئاوای گوتیە گوتم قسەکانی خۆم ناسیەوە گوتم خوشکم وڵا ئەوە ئەمنم گوتمە کووت زانی هاتووی خودبەی گوتی ناوەڵە بەس برام ویکو گوتم خوای گەورە فەرمی إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين أجر كسك هوالشي بوهنان تبين بكن لكولين وبكن ليرة لو رامي برسياري جنابت آية بس كربوي هي داوي ما في لبابي بكات يان كسيش بوي هي برسياركت أوانا بو يعني بو هر تشتكي نا إلا دخوزي هر وكتسون كر آزادة همو درددلي خوي للاي باوكو دايشي خوي هل ريجي کچیش ئازادە دەردی دەبی باب فێری بکە دەبی دایک فێری بکە ئەو کچە ئەو کوڕە شتەکانی خۆی لە بابی نەشێریتەوە ترسی نەداتێ ترسی ئەوەی نەداتێ کە یعنی باب دەبی بە کچەکەی بڵێ کچم ڕۆڵە ژیان جەرگەکەم جگەر گۆشەکەم ئەگەر هەڵت کرد وەرە بە بابت بڵێ دەبی ئەو بابە پردێکی پەیوەندی لە بینی خۆی و کچەکەی و لە نێوان خۆی و کوڕەکەی دروستکە ئەو کچە بە بوێرانە بێ بڵێ بابە ئەوم دەوێ ئەوەم هەڵە کردیە بۆ چونکە زۆر جار هەیە مەسەنە زۆربەی زۆری بابەکان ئەو پەردی پەیوەندیان دروست نەکردیە بۆیە کە کچەکە داواکاریەکی هەیە یان بابەکە تەوجیهاتێک ڕێنماییەک دەداتە کچەکە ئەبینین کچەکە بە قسەی ناکە بۆ چونکە لەبەرەوەی ئەو بابە نەیتوانیە پردێش پەیوەندی لە بینی خۆی و کچەکەی دروست بکە بەڵام لە هەمان کاتدا هەمان ئەو پەیامێک کە ئەو بابە ئەداتە ئەو کچە یا ئەداتە ئەو کوڕە ئەو کچە ئامادەیە بچی لەکەم برادەرەکەی خۆی باس بکە و بە قسەی برادەرەکەشی يعني مامۆستا گەلە جڕات کۆمەڵگەیدا يعني ئەم هیرتر بین سەر بابەتی بۆ نمونە کچ هەکە بچتەش دەرڤە ناف کۆمەڵگەیدا وسایێت ڕخسەتی یانش بابێ خو وەرگرێت یان شیش دایکا خو کوڕی ئازادە دەرکەتنێ يعني ئەڤەیە یا خەلەت vێت کوڕژی ڕخسەتی وەرگرت یانژی کچێژی هەر مافی هەیب ئازادی بدەرکەوێت بێ ڕخسەت لە ئاینی ئیسلامدا يعني هەر وەکو چۆن چونکە ئێمە شتێکمان هەیە پێی ئەگوترێ خێزان چ پێک دێنێ کۆمەڵگە چێ خێزان پێک دێنێ ئەندامەکانی خێزان وایە هەر وەکو چۆن کچ پێویستە داوای مۆڵەت لە خێزان بکە لە ماڵەوە بکە بۆ ئەوەی خێزان بزانێ ئەو کچەی بۆ شوێ ئەچی و لەگەڵ چێە لە هەمان کاتیشدا لۆ کوڕەکەش پێویستە يعني الفيروس كتشو درسته لآزادية كوريا خلتها أجر صبر ئەمە دیسان دابوونەریتەکەیە یا مامۆستا دابوونەریتەکەی هەر دیسان دابوونەریتەکەی کە ئەڵێ با کوڕ بڕوا کچ نەڕۆخۆ وەڵا هەردووکێ بێ زۆر جاری وا هەیە لەناو کۆمەڵگەی ئێمەدا هەڵەی کوڕ قبوڵە بەڵام هەڵەی کەس قبول نییە وایە نە دەبێ هەر وەکو چۆن لەسەر کچ پێویستەکە دابوونەریتەکە پێویستەکە ڕوخسەتون دەبی واژ بیت و خێزان ئەگەروانە بێ هەر کەسەی بەکەیفی خۆی بڕواتە دەرەوە و حیساب بۆ سەرۆکی خێزان نەکرێ و هەر کەسەی لێ پرسراوی خۆی بلێ ناو خێزان معلومی بەڕێستانە ئەو خێزانە تێکەچێ ئەو خێزانە وێران دەبێ وانە ئەو جا هەر وەکو چۆن دەبێ باب شوێنی کچەکە بزانێ دەبێ شوێنی کوڕەکەش بزانێ هەر وەکو چۆن باب چاودێری کوڕەکەی ئەکا لە کچەکەی ئەکا لە فەیسبوک و لە ڤایبەر و لە واتساپ و لەو جۆرە شتانە چاودێری دەخیتە سەر مۆبایلی کچەکەی بە هەمان شێوە دەبێت چاودێری بخاتە سەر مۆبایلی کوڕەکەشی مادە وایە تەواو مامۆستا ئەگەر بە نمونەش وەری بگرین پێغەمبەر صلی الله علیه و سلم ئافرەت هەبوو چۆ بۆ لای وتێتی من مێردم مردووە ئەمەوێت دووبارە هاوسەرگیری بکەمەوە ئەکرێ کەسێکم بۆ پیا ببێت کە من لەگەڵی هاوسەرگیری بەڵام لە لای ئێمە ئێستا ئەوە عیبە ئەگەر بیڵێت ئەڵێن ناچۆن شتی وا ئەبێت ئەگەر نەیڵێت ئەڵێن ئازادی زەوج دەزانی لەبەر چییە لەبەر ئەوەیە هەروەکو عەرزم کردن کۆمەڵگەی مەخوێندنەوەی بۆ شتەکان هەڵەیە نەکو بزانە ینی ئافرەت بەخۆی چوویتە خزمەت پێغەمبەری صلی الله علیه و سلم داوای ئەوەی کردیە پیاوێکی شیاوی بۆ دەستنیشان بکە بۆ ئەوەی شووی پێ بکە ئەوە نیشانەی چییە
نیشانەیەوەیە کە ئیسلام ئەو پەڕی ڕێز و تەقدیر و گەورەی بۆ ئافرەتدانەوە یان باوکەکەش ئاها مەجال دروست بکە خۆمە پێغمبەر ساڵسەڵەم پێشەوامانە بێ باوکەکەش بۆ شێوە مەجال بۆ کچەکەی دروست بکە کە ئەو بەخۆی دروست بێت. یعنی یەک شتی ڕوونکەمەوە بۆ بەڕێستان بەخۆی ئەو کۆمەڵگەی کە لە سەردەمی پێغمبەر صلی الله عليه وسلم ژیاوە جیاوازە لەگەڵ ئەو کۆمەڵگەی کە ئێستا ئێمە تێداین لەگەڵ واقع ئەو کۆمەلگایی کە ئێستا ئێمە تێداینە سەحابە هەبووە کچەکەی کاتی بە شودانی هاتیە لە ناو کۆمەڵی سەحابان بانگەوازی کردێ فەرمووی کچەکەی من کاتی بە شودانی هاتووە و داوای ئەوەکە کە شوو بکات چێ ئامادەیە بێ کچەکەی خۆمی بدەمێ ئەگەر کچەکەی من پێڕازی بی باشە ئێستا ئەوە لەگەڵ کۆمەلگەی ئێستا ناکرێت ینی ئەرکومافەکان لەگەڵ سەردەمەکانە ئەگۆڕێت دەڵێم تێڕوانینی کۆمەلگا تێڕوانینی کۆمەلگا دەگۆڕێ ئێستا لەگەڵ کۆمەلگەی ئێستا ئەوە ناکرێت تۆ ئەگەر بچی بە کەسێک بڵێ وەرە خوشتی خۆمت بدەمێ یا وەرە کچی خۆمت بدەمێ ئەو کەسە وابیر ئەکاتەوە لەناو کۆمەلگەی ئێستا واقعی کۆمەلگەی مە ئێستا وایە تەقدیری ئیشەکەت ناگری بەڵێ کێوای لە کۆمەلگە کردووە آخر ئێمە مەسەنەن لە بەرنامەکە بەواقعی قسە بکەین ئێمە وەکو حکومەت وەکو دەستەڵات وەکو وڵات ئێمە هەوڵمان نەداوە تاچی تەندروست لەناو ئەو کۆمەلگایەدا دروست بکەین ئێمە گرنگجیمان بە دروستکردنی تاک نەداوە لەبەر هەندێک شتی لاوەچی لەبەر سیاست لەبەر بەرژەوەندی دنیایی لەبەر پەیداکردنی پارە ئێمە بە خێزانەوە بە حکومەتەوە بە دەستەڵاتەوە کۆمەلگامان پشتگوێ خستووە پەروەردەکردنی تاکمان لەناو کۆمەلگادا پشتگوێ خستووە من سەفەرێک چوومە وڵاتی تورکیا دیتم لە گەڕەکێک بینایەکی گەورە هەبوو چەند تابق بوو قۆناغی ئەوەی تێدا بڕەوزە سەرەتایی ناوەندی دوا ناوەندی ئەو قوتابیە ئەو طبعاً ئەو گەڕەکە ئەو قوتابخانەیان لەسەر ئەرچی خۆیان دروست کردبوو ئەوە چییە و مانای چییە ینی هەستکردن بە مەسئولیەت وانە ئەو قوتابیە بە گوێرەی سیستەمی ئەو قوتابخانەیە دەبێت لەو بەشە ناوخۆیە بمێنیتەوە ئەگەر خێزانێک داوا بکە ئەو قوتابیە بچێتەوە ماڵەوە دەبێ هەفتانە ئەو خێزانە تەقریرێک راپۆرتێک لەسەر ئەو قوتابیە بداتە قوتابخانە بۆ نمونە لەگەر چی هەستای دانیشتە تەلەفۆن لەگە چێ کردیە تەماشای چفلی مەچی کردیە چ ڕۆژنامەیەکی خوێندیتەوە سعات چەندی نووسە سعات چەندی هەستایە قوتابخانەی لێ ئاگادار کردیتەوە قوتابخانە و بەڕێوەبەری قوتابخانە و مامۆستاکان ئەگەر بیان زانیبی کەم و کوڕیەک لە هەرچوکەوتەکانی ماوەی یەک هەفتە لە هەرچوکەوتەکانی ئەو قوتابیەدا هەبوو بێ ئیشیان لەسەر کردیە چاچیان کردیە ئێمە سیستەمی پەروەردەمان لە کوردستاندا سیستەمی پەروەردەمان ئەم دە بەحسی مامۆستایەت ئاینی بکەین باشە ئەوە هین بینن و تێکەلیەوە دیال مامۆستایەت ئاینی یەکە یەک ئەرکۆ مافێت ئافرەتێ جێبجێتکن و یەکەچێ جێبجێتکن وەکیمە بەحەسکردیانژی پرزگرێک شوانە بخۆژێوەکی چنە سەر میبەرێ نەوەکی بەحەسکن لێت نۆف ماڵێت خۆدا ڕەنگە هەوسا نەبێت یەک وەڵامم هەیە بڕۆ دادگاکان بەێ ئەو حاڵەتانەی تەلاق کڕوەدا لە ناو 100 کەسی بزانە یەک مەلای تێدایە ئەوە نیشانەی چییە نیشانەی ئەوەیە مامۆستای ئاینی گرفتی نییە لەگەڵ خێزانەکەی مامۆستای ئاینی تەقدیری خێزانەکەی دەزانی مامۆستای ئاینی پەیڕەوی لە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم هاوکاری پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە دەچۆ ماڵەوە لە ئەرک و لە ئیش و کارەکانی ماڵەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشداری خێزانەکانی خۆی کردیە ئیشی لەگە کردینە پیاوی ئێمە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا پێی خۆشە خێزانەکەی قالبی بشێلێ لە حیافالدین بەڵام پێی خۆش نیە قالبی خێزانەکەی بشێلێ پێی خۆشە ئەگەر نەخۆش بوو گوت دەستی بە هاوار و ناڵە کرد خێزانەکەی بڵێ بە قوربانت بم ئینشاءڵڵە چاک دەبیەوە چنیە ئینشاءڵڵە بە زووترین چاک دەبیەوە قالبی دەشێلی نازەکانی قبولەکە بەڵام پیاوەکە پێی عی بە بڵێ کە خێزانەکەی نەخۆشە بڵێ چاوەکەم گیانەکەم ئینشاءڵڵە چاکە بیەوە ماچی تێدایە مەسەن کە دوو دەچێ ماڵەوە خێزانەکەت بێتە وەلەو یعنی بە داوای لێبردنەوە زۆر ئافرەتمان هەیە بە ئەرچی خۆی هەڵناستی لەبەر ئەوەیە ئەومادەم ئەم هاتیینە سەر ناوبینە ژن و میرۆدا ئەم داوی دەرگەهی وەکین ئەرکێ ژنێر سەر زەڵامەوێ هاتیە دیارکردن یعنی نقطە نقطە و ئەرکێ زەڵامیش سەرژنی هاتیە دیارکردن داکو یعنی مافێنەیەتە خوارن بڵێ لە ئیسلامدا هەموو ئەرکەکانی پیا و بەرامبەر بە ئافرەت هاتیتە دیاریکردن و ئەرکەکانی ژن بەرامبەر بە پیاوەکەی هاتیتە دیاریکردن کە ئێستا ماوەمان پێنادا بەرنامەکە ئەمە هەموو ئەرکەکانی ژن بەرامبەر بە ئافرەت چیە بیڵین و ئەرکەکانی پیا و بەرامبەر بە ئافرەتەکەی چی بیڵین لۆ نمونە ئێستا مەسەنەن پیا و لەسەریتی بژێوی ژیانی ئەو ئافرەتەی دابین بکە لە ئیسلامدا ئەوە واجب کراوە لەسەر پیاو لە ئیسلامدا
ئیسلام واجبی کردیە لەسەر ئافرەت کەوا ئێستا لە کۆمەلگەی ئێمەدا لە کوردەواری پێکهاتنە لە بینی ژن و مێردا بۆ نمونە ژن پیاوەکە ئیش و کاری دەرەوە دەکا بژێوی ژیان پەیدا دەکا وانە لە بەرامبەردا هەر ئەوە پێکاتنەکە لە خۆی ڕاکرایە ینی لە خۆی ڕاکرایە لە بەرامبەردا ئافرەت چێشت ئامادە ئەکا منداڵ بەخێوەکە پێشوازی میوان ئەکا خزمەتی میوان باشە ژوان ڕێککەفتنەوە چێت بێت حتا وەختێ زەواجێ ڕێککەفتن بێتەکردن مەسەن ئەس دەوی کاری کرد تو دەویکی و پشتی هینگە عقدا زەواجێ بکەن ئێمە ینی ئەف نقطە بینە دیارکردن بەری زەواجێ زۆر کچ و کوڕ هەیە کە بەر لە دەستپێکی گرێبەستی هاوسەری هەموو شتەکانی خۆیان بۆ یەکتری ڕۆن دەکەنەوە دەڵێن چکە ئێستا خەڵک یعنی بە تایبەتی گەنجەکان مەسەن زۆر زانتر بووینە پێشکەوتوتر بووینە ئەزانن کچەکە لۆ کوڕەکەی دەڵێ و کوڕەکەش لۆ کچەکەی دەڵێ بەڵام دەزانی چییە ئەگەر بۆ دیاریکردن خۆش نییە عنی لە ناو ماڵدا ئەگە گوتی ئەوە ئیتوە و ئەوە دەبی ئەتو ئەو هاابکەی و میش ئەو هاکەم و ئەتو ئەو هاابکەی میش ئەو هاکەم خۆش نییە مەسەرە خۆشی نەخۆشیان بهێلین ئیسلامی داهۆسا درستە یان نه مەسەرەن کچەک و کوڕێک ڤیان زەواجێ بکەن هەردوو پێک ڤڕۆنیشتن قەلەم و وەرەقەت خۆینم بۆ نمونە دەبێژێت ئامان شیشتن شولێ نافماڵێ ئایدی تەیە کچێ گوت ئەس ڕازی نابم مافێوەیە یعنی ئەوەی حەقەیە بێژێت ئەس ڕازی نابم یان ژیوێت ڕازی بێت بەخۆی هیوادارم هەندێک لە خوشکانمان بەو قسەیە هەڵ نەخەڵەتێن یعنی بەو قسەیە لە خۆ باینە بن مەبەستم لە خۆ باینە بن ئیسلام وای بە پێویست زانیە مەسەنەن لە ماڵەوە پیاوەکە ئەگەر دەستەڵاتی هەبوو ئەگەر لایەنی مادی تەواو بوو توانی دەبی خزمەتکاریشی بۆ بگریت بۆ ئەوەی ئیشەکانی ماڵێ بکات بەڵام ئەوە ڕۆژێک هەر لە خۆشیتان لە جەرمەوە ڕۆژێک بە مەناژنێم گوتم ئەتوو بێتاقەتی ئەمن ئەمەوێ خزمەتکارەکە لۆ بگرم بینم گوتی ئەمن ڕاضەیە ئەمن حەزم نێنی ئەم بەخۆم ئیشەکانی سپاس دەکەین مامۆستا بەس من لە کۆتایە یەک شتێکی بچووک بڵێم ئەویش ڕجالون قوامونە عن النساء قوامون ینی قوم ینی تۆ ئەو شتە بکات تۆ هەستە ئەوەم بۆ بێنێتەوە ینی پیاوەکە دەست بەسەر سنگ بۆستێ بڵێ تۆ چیتەوێ بەڵام ئێمە ئەو ئاەتەمان بە شتێکی تریان زۆر جەنەک ئێمە هەندێک کەس بە هەڵەوەری گرتووە قوامون بە ئەوە بەرەگیرێت کە هەموو شتێک ئەبێ پیاوەکە ئەمری پێ بکات ئیسلام وی نەکردی الرجال قوامون على النساء یعنی پیاو هیتلەربی لەسەر ژن وانە نا ئەو هاانە بەڵکو مەسەنەن زیاتر لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی تێگەیشتن لە دنیا لە ڕووی ئیش و کارەکان و مەشوەڕەتی ماڵەوە پیاو زیاتر کار بەدەستە پیاو زیاتر بڕیار بەدەستەوانە بەڵام نەک بە هەڕەشە مەسو ئەو ژن و مێردەدا ئەنیشن پێکەوە ئیتفاق لەسەر شتێک دەکەن ئێمە ئاوا دەکەین ئاوا بەڕێوە دەچین ئاوا دەکەین یعنی هەموو پیاوێک دەبێت بوار بە خێزانەکەی خۆی بدا بڵێ مەسەنەن ئەوەی خۆی پێداویستی خۆی یان داواکاری خۆی بخاتە ڕوو یان پرسی پێ بکە مەسەنەن ئەم دەمانەوەی ئەوها بکەین گفتو ینی زۆر خۆشە لەناو خێزاندا ئەوها هەبێ وانە باڵێ ئێمە زۆر سپاس دەکەین ئەوەت نەکرد باسی چی بکەم مامۆستاڵێ باسی دوژنیت نەکرد باسی دژنی بکەین کاتەکەم باشە جەنابەت بەس ئەگەر پرۆدیوسەر باشە کاتی ئەومانەداتێ فەرموچیت هەیە لەسەرەوە ئێستا تو لەگەم پرسیار بکەی بڵێ ئایا لە ئیسلامدا دروستە ئینسان کاتە دوو من پرسیار لە جەنابەت بڵێ ئەوە زۆر وازەحە نەک لە ئیسلامە خۆزین لە قورئانە باس لەو شتەکە باشە بەر لەوەی وەڵامت دەم پرسیارەکەت لێ فەرموو تو بەڕێزت شوت کردیە بەڵێ پرسیار لێکم پێت خۆشە پیاوەکە جنەشکە بینی مامۆستا ئەوە بۆیە درێژت پێدا ئەم جابی ئەو وەڵامە بدەمەوە بەسەر چاو هەموو ئامێرێک هەر شتێکە هەیە کەتەلۆکیکی لەگەڵا هەیە بە پێ و کەتەلۆکە ئەبێ ئیشی لەسەر بکرێ منیش کە مرۆڤم دروست کراوم حتمما ئەگەر باوەڕم بە هەر ئایدیایەکە بێت باوەڕم بە ئیسلام هەبێ بێ باوەڕشم بە کەتەلۆکەکەی هەبێ کە بۆ من هاتۆتە خوارەوە کەتەلۆکی وەڵێ ئەو شتە بۆ شکڵە خراپبوو بۆ شکڵ چاکە بێتەوە من کەتەلۆکەکەم چیم پێ بڵێت من ئەوە بجێ زۆر جوانە بەڵام منیش دەڵێم ئیسلام هەر لەو گۆڕەی بەڵام مەرجیشی هەیە بەڵێ بڵێ لە بەلاش ڕێی بە پیاو نەدایێت هەر ئەمریش ئەمەوێتەوە بڵێم بەڵام مەرجی هەیە دەبی ئەو پیاوە یعنی مەرجەکانی تێدا بێنێجێ بژم جارە کۆدی خودی حەز کردەوە دەبی بۆبەتی تایبەت بەحەس بە تایبەت گەرم و گوڕ حتمما بەڵێ زیاترش باسی لێوە پرسگریشی سەروی مەسەلەی چێت ڕۆشتبان جەنابەت هاوسەر نه نوکە جاری ئەزێ بتنیم بجا کە خودی کەریمە کۆدە چ لێت هەکە خودی ئەمر دەبزانی کۆدی بەرەشی دواتر زیاتر باس لەو بابەتاکەن بە تایبەتی بانگێشی جەنابەتەکەین بۆ بابەتەوە حتمما لەسەری باسەکەین و دەچینە لای ئاراس ئەحمەد کە لە هەولێرەوە لەگەڵمانە پەیامنێرمان ئاراس چۆنی لەکوێیت و چی ئەەکەیت
چۆنن سۆڤان و ژوان مامۆستا گوێم لێ بوو ئێوەی خستە مووقیفێکی ناخۆش هیوادارم وەڵامی خۆتان پێ بوو بێت وە کاکسینانی گوێ لێ بوو بێت ئێستا من لە دابشکردنی کارەبای هەولێرم ئەنی ئێرە یەک لە پیرۆزترین ئەرکەکانی لە سەرشانە لێرە بەیەکسانی ئەبێ کارەبای سەر جەمگەڕەکەەکانی شاری هەولێر ئەنی دابش بکرێت لە یەک کاتدا کارەبای گەڕەچێک بدرێتەوە لە یەک کاتدا کارەبای گەڕەکێکی دیکە بگژێنەوە بۆیە ئەوان دایمەن بە 24 کاتژمێر لە ئەرکدان ئێستا من خۆیان دەدوێنم یان دەبینی لە درنگانی شەوە ڕەمەزانە خەریکی کاری خۆیان کاک سەنگەر باسی کاری خۆت بۆ ئێستا دەبین لێرانی ئیشوکارتان گەرمگرە چۆن ئەو کاروبارەکانتان لێرە بەڕێوە دەبن سەرەتا بەخێر بێن وڵی کارەکانمان زۆر بە جوانی بەڕێوە دەبین بە گوێرەی جەدوەل یعنی هیچ فەرق و جوداییەک تێدا نیە ئەو کاتەی کارەبا هەبیتن ئێستامە نۆ جەدوەلمان هەیە لۆت بەرز بیتن کارەبایەکە هەر نۆ جەدوەل لە ئیشە بەڵام ئەگەر کارەبا خراپ بیتن سەبر جەدوەلەکان تەخفیز دەکەین دەستەکان خۆش بێ من کارمەندێکی کەش وەردەگرم پێم وابێ یەکێک لە دەرینترین کارمەندەکانی ئێرەیە پێم بڵێ چۆن وا دەکەن ئێوانی بە یەکسانی کارەبای سەرجەمگەڕەکانی شاری هەولێر دابش بەڵێ بەخێر بن سەرچاوم کەناڵە بەڕێزەکەتان بەخێر بن سەرچاوم بەڕێزەکەم وەکو ئێمە و خشتانێک کە دابش دەکری لێروکانە وەکو بەڕێوبەرەکەمان ئەو خشتەیە دادەبەش بە ئیتفاق لەگەر مۆلیدەکان لەگەر مۆلیدەکان ئەو بەرنامەیدا دەڕێژن و لە لای ئێمە ئەو بەرنمەیە کە دێتن خشتەکانمان زۆرە ماشەڵڵا ئەوەی کە لە لایمە هەیە نۆ خشتەی هاوڵاتیمان هەیە و سێ کۆنتترۆلمان هەیە کۆنتترۆلی ناوشار و دەرەوەی شار ناوشاریەک و ناوشاردوو ئەمە هیتمان خشتەی پیشەسازیمان هەیە سناعەکان و خشتەی بازارمان هەیە و خشتەی دەرەوەی شارمان هەیە و ئیدی خشتەکان هەموو لە لایمە کاتەکان داڕژراوە وەکو یعنی وەکو بەیەکسانی دابش دەکرێت شتەکان هیچ جیاوازیەک نییە لە لای ئێمە ئەوە گەڕکی ئەوە گەڕەکی ترە لە لای ئێمە شتەکان هەموو مەوزۆی پارشێو کرد و مەوزۆی بەربانکردن ئێوە دایمەن ئەبێ لە ئەرکدابن ئەوەتان چۆن ڕێخستوە چۆن ئەنی بەرنامەتان بە خۆتان داناوە بۆی ئەوەش بکەن بەڵێزم ئەوەی کە لە لایمەیە ئێستا ئەو خشتەیە کە هاتیە بەڵێ بە تەئکید کاتەکانی پاشێو ئەو کاتە کە خەڵک هەردەستەوە بۆ پاشێوکردن لۆدەکەمان بەرز دەبی بەڵێ ئێمە پاشێوکردن وەکو پاشێوکردن بەڵێ احتیادی ئاسایی ئەو کاتانە پاش گۆڕانکاری و پاش ئەوە پاشێوەکان لێروکانە بەڕاستی ئەرکەکانمان تۆزە قورسە ئەرکەکانمان وەکو بری لێروکانە وەکو دابشکردنی کارەبە ئەرکەکەمان قورسە ئاسان نییە بەڕاستی بەڵام لە هەمان کاتدا پاشێوەکەش دەکەین و لە هەمان کاتدا و بەرنامەکەش جێبەجێ دەکەین برادرە باسیەوەی کرد کە تۆزێشتر ئەچینان بۆ کارمەندەکانێنی واتە لێرە جەنهاتە پیاوی نانەکەی پێم بڵێ ئەوە چۆنەکە ینی وەڵاهی ڕاستی لە یعنی تۆزێک پێش ئەوەی کە پاشی و دەست پێ بکەچی ئەمە ئەگەر تاخیر بین پاشیوە کەشیان دەچی فەقیرانە چونکی ئەمە هەر ئەوە نییە برێن لەو مەوزوعی کۆرۆنە و ئەوانە وەزعمان لێرە دایم دەواممان هەیە ئەمە سار 12 مانگ ئەو ئیشیمەیە یعنی زۆر خۆشحالیشم بەهاتنتان زۆر سپاسان دەکەن کە ئەمەتان ببیراتەوە چونچێ وەڵاهی لە هەر هەموو ڕوکنەکە مەسەن زەناوی پارێزگار لە هەر هەموو دەستگا ئەمنیەکان کە ناوی ئەو ئیشی گران دەهات تەنها ئاسایش و سەحە و ئەوانە ئەمە هەر لەبیر دەکراین بەس ئەمە زۆر سپاسان دەکەین کە هاتین دەستان خۆش بی بەڵێ ئەنی سۆڤان لێرە جگەلەوە سیستەمێک دانراوە هەر ناوچێک هەر گەڕەچێک فیدەری خۆیە بۆی لێرە یەکسانی بچەسپێ نائەدالەتی ئەنی لێرە بەرپانە بێ هیچ هاوڵاتیەک دانیشت هیچ گەڕەچێک نازانانی فیدەری ژمارە فیدەرەکەیان چەندە بۆی ئەمەش ڕێگرێ لەوەی بۆی ئەنی هەوڵی ئەو بدرێت کە گەڕەچێک لە گەڕەچێکی دیکە کارەبای زیاتر بەڵکو ئەنی هەم گەڕەکانی شاری هەولێر هەم پارێزگاکانیش ئەنی لێرە لە بەشێکی دیکەدا بەش دەکرێت هەر یەکە و ینی بەپێی قورسایی بەپێی ژمارەی دانیشتوان و ژمارەی گەڕەکان کارەبایان پێدەدێت دەستپێکی دەستخۆشی بۆ کارمەندێت تایبەتیژێت ئەلکتریکە هەرێما کوردستانی بگشتی کاریوانە زەحمەتە تایبەتیش هەیڤ ڕەمەزاندا هیڤیاوێکی ڕەوشەکارە بگشتی هەرێما کوردستانی بەرەف باشتر بینە زۆر سپاس بوو ئارە زۆر سپاس ئاراس چاخفتنینە سەراخنەوەی نا دەستیان خۆش بێت و ئاراس هەموو زانیارەکانی بۆ گواستنەوە هەتا تەنانەت کە تا درنگانێکی شەو ئەمێنەوە پارشێ و لەوێ ئەەکەن و مەقسەدم بەری بابەتە بەرینگێ پێش ئەوە نا کۆمنت هەیە بەس کارت ئەوە نەبوو ئێستا ئەوە
کاک ئاراستی ئەو لە ئەوەی کە لە ماڵەوە ئێستا بۆ خۆی گرین کارتی سەلەک وەرگرت. هەیت بێژێت میرم بووری دەرباز بی تازە دەرباز بۆ ئەو مۆزوعە بەڵام هەڵەگرێت هەڵەگرێت ئەچینە ئەم بابەتە کە باسی لەوە بکەین ئەویش بەشێک لە هاوڵاتیانی سنووری قەزای ئامێدیە کە بەهۆی مانگی ڕەمەزان لە شەوان کارەکانیان ئەنجامەدەن و چەند هاوڵاتیەک کە خانوویەک دروست دەکەن هەموو کارەکانیان بە شەوان ئەنجامەدەن ئەڵێن لە شەوانی ڕەمەزان کار دەکەن و بە ڕۆژیش پشوو دەدەن چونکە بە ڕۆژوو دەبن و ئەمەشوە دەکات بە ڕۆژوو بوون تااقەتیان کەم کات یاخود هەست بە ماندوو بوون بکەن. خدای ڕۆژێت کارکێرە قبیل کرد بەرەف ئۆمێدی تایبەتی ژارست بوو گەلە حەش ئۆمێدیت کەم ڕێز و سڵاوێت مێت تایبەت بوو قەڵێت مێت ئۆمێدیە. شەڤێکا مەها ڕەمەزانەیە لە نەحیا شێلادزێ هەندجە هاوڵاتیان ji ber rojîgirtinê encamdana karên xwe ê xistiye di mavê şevê da. Ew hatîne vê cihî ji bo avakirina û duristkirina xaniyekî. û dibêjin li defme karkirina bi şevê xweştir e. û ger kareb hebît û ronahî li berdest bît, ew dişin bê arîşe û bi baştirîn şêwaz karên xwe encam bidin. ایوان برادرها گفتم من دخواش میکرد که از هستایی با بکن به دیو شیانت خو زانینا خو امرو بینم بخو اف خانیه نکو هنده مازن نجی بجین ما بخو اف خانیه چه کریه بو خو شیا خو بو وقتی هم باتر شبانت خو پیوه بورینی Ji bo wan karkirina bi şevê tiştekî nû ye. Lê ew kesûkarên hevdûne wek nerîtek bi rengê zibare harîkariya êkdû dikin. û hemî jî genc in. û dibêjin ji bo me bi taybet jî di meha Remezanê da. Karkirin ji aliyekî da şevbêriye û di aliyekê din da hewl didin wextê xwe bi herwe neçit û karekê baş encam bidin. مبدلی و دید که ام شوله خوب بخینه شوه ده ام شوه کاری خوب کن ویره داشی ام گندی ام خرپک و دوست و حوال و گندی وک زباره یعنی همی تنه هاری ما هر ایکی کار که بیتن ام همی هاری کاری ایکودت کن یعنی وک زباره هاری کاری ایکودت کن هشتا اول یا نف مدامای Her sal di meha Remezanê de hend akinciyên devera Amêdiyê karê xwe di şevê de encam didin. û ev gencet ta demê paşî vê karê xwe bi avakirina xanî derbas dikin. لاری 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 û bi gotina stranan karê xwe encam didin û şeva xwe jî derbas dikin. لا جملهم لاری لولی لاری لولی لاری Şîmalberçî Kurdistan 24 Nahya Şêladizê devera Amêdiyê. دەنگێکی خۆش ماشڵە گەلێکی خۆش بی و کارکەریەوەنژی دیار بی شولەکە مەزبیت کەن خودێت تەمەنی وان فێنکیش ئیشەکەکەن بۆیە ئاها ئەم شەو جیاواز لە شەوەکانی تر ئێمە بە شێوازێکی ترەچینە زاخۆ ئەویش بە گەلێک تایبەت بێجارەی گەلێک تایبەت بەرنامەیە مۆی خودی حەز کرد دێ تایبەتتر بشت ڕۆژی دەرباز بی بێژە کەبزانی کەسووان چه هەیە ئاخر ئێستا پێتان ئەڵێم کە چی هەیە بە ستۆدیۆی کراوە لە زاخۆ ئەبین ئەویش چۆن کە هاوکارمان ئیسلامی یوسف لە گروپێکی تایبەت بە مناجات ئەم شەو لەگەڵمانە بێت لە زاخۆوە ئیسلام بە یەکەوتمان چاوانی ئیسلام خودی قواتێ شڵا خودی ڕۆژی و نوێژێتەوە و تایبەتیژی وێ گروپێت گەلوەدا قبیل کرد ئەفشەوەیەکی دیار وە تشتێکی تایبەتی بوو مەحازرکردی وێژە هەموو هەر vê دقێ حتا بەری کە دومایەکی خودی حەز کرد کامیرەش بوویوە و ڕێز و سڵاوێت مێ تایبەت ستودیوێ گەهینەوان کەسێت ناو گروپیدا و بزانی کادی چ پێشکەشی مەکەن بۆ هەمووی خەڵکی زاخۆش سڵاوێمە سڵاو ڕێز جوان سوڤان هەلبەتە
پێشیە مدوێتن کو بێژم باشیڤەوە بخێر و بەرەکەت بە خودێ ڕۆژی و نوێژ و تاعاتێ مەوە و هەمی بینەران و هەمی مسلمانان شما قبیل بکە ئەڤرەکە ما مهێڤانداریە تیپە محەممەدیە کریە لزاخو کو ژڤان تیپەکە تایبەتە بگوتنا ستایش و مەدیحە و سرودên ئاینی هەلبەتە وانە بەرهەڤیên باش کردە تو سوڤان و بینەرژش مەدیر نەکەون ینی ئەم دێ گول سرۆد و ستایشن gelek ciyawaz berhemên wan yên gelekî xweş binit ev şeveda destpêkê jî beriya em biçin nav danûstana xwe min divê navê xwe navê Kurdistan 24 xêr hatinava hemiya bikim zor spas bû amadebînewa berê em danûstanê li ser kar û bizav û çalakiyên we û tîpa we bikin em ê beref wedaî diçin min divê pêşiyê em guhdariya سرودێکە ئاینی بکەن سرودێکی پێشکەشی بینەرێ کوردستان 24 بکەن و پاشی ئەمە ڤەگەرن دانوستانە خواکن مەدەمێ هەیە فەرمو شهر رمضان الوداع 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 يا شهر الرحمة والغفران الوداع رمضان هيبا خيرانا هيبا ماتي خارق قرآن ليلة القدر تدانا ارتراجل وزر هيبان رمضان هيبا خيرانا هيبا ماتي خارق قرآن ليلة القدر تدانا بحشتي بك رزقي خو بقرارك خداي خو بحشتي بك رزقي خو بقرار وجيت رمضاني وديك هوى السلطان وديك هوى السلطان قشتك إيماني ذبت انتراب دينو برسا رمضاني مصدرين طاعة خيرا شو النهار حب قشتك إيماني ذبت انتراب مدرى رجا محشري تشكر بالتداري مدرى رجا محشري تشكر بالتداري بقرا رجيت رمضاني وديك هوى سلطان وديك هوى سلطان
هديك أو سلطان هديك أو سلطان اللهم صل وسلم وزد وبارك وتفضل وتكرم على الحبيب الشفيع السعيد الأمين محمد نوروا مجالسنا بالصلاة والسلام عليه صلوا وسلموا عليه خدا بوا خیر قبیل که تو زور سپاس بوا سرودا بجاره البته مدویت هنده که تفلیوان دانستاندنا بنیه که پیشتری برنامه جمنو تا بحث سر کرگلو بار بیرامت در رمضان دا جاردی هون مهوانت مبین مگل گله و گازنده هبین مدویت هنده که بحث روشا تیپه بکن یعنی تیپه البته از بارم گهش 27 ساله جیوه در همین و روشا و نها كارتي بيتش أبرمجت شيخ معروف هكذا بما بحث. كاك سلام والله هر وكي جنابتك كرم كي ما بارجة أمل نفسي وقتي أم كون بينه ما هر بحث روشا تيبكر روشا تيبش شبار حتى في قبل ما برنامج ده بار غازي كرو ما قلت كو هاريكار هبن بو تيبكو أبي تيبي أم بيش بخين الحمي ورات الجهاني هر والله تكينات تيبك بركي هر باجرة كتيبكا هيكو حمي مناسبات آيني ومناسبات اجتماعي سرود وقصيدة بيشكشت كان. في ديفيد ماجد تشتكي وصاحبت جبر هندك ومديت فرق وتشتكي وصاحبت أمر بين أف تيبا هني أبا بيشتو حف صلاة أم كبي كاريت كين. ما شاء الله. بلكو صال أبا ورقي راسر صالح حتى صال مدرس بي حتى في قفي تنها كساك بتنية غازي ما كري سيدا بجان منيب ريفبر شهرواني يزاخو أوي آماده كاريا خواه حاضر كري قوتي از حاضر مزبر هفم هاري كاريا که بيتي بيبكم كوچه از چرنگه هاري كاريا تشم بوفيتي بيبكم از آماده ما چكساك دي چتش ما نبهشتا نكساك پیوندی کریا و ام چتشته قالك مازن وقالك اوديش ناخوازين تشتكي بسيط ام تخوازين كو مجرد افتيبا هني بردواميه بددفي كاري بله افكاري هني وكيما بحث كري الحمي جهه والحمي ولاطه تذكرني ام دي فخوده هندك دي برهف بكينو هندك جنج دي بردواميه بدن بي كاري صال وزمانه وبدرجه هي صاله يعني پیویا کو پال پشتو پشتوان بو کارن واجی هبن و پال پشتیا و بیت کرم بو هنده بر همین باشتر نمونه تر البردسته و هبن یلو اگرم بحث البرهما بکن یعنی نیترین برهمت و چنم جیلی چنه کارل سر چت کن نیترین برهم طبعا افصاله بداخوا كورونا كارتيكري سر روشا تيبا ماجي كر ما مستای عبدالعزیز سلیمان خود جرازی بود جامری هر سال بوما یک دو سه حتی چهار برهم حاضرت کد که پیو و آواز جهازت کد و کاملت کد و همه ام بچن پروفاکا سرد کین و ام تو مارد کین ما اف سالا نشیم چو برهویا بگین چو برهمت نی بله برهمت نی منشیم بینی خوره کارت کرنا يعني كورونا كارت كرنا خالص سر بارن واجهه بس و برهوی كده بين كنت تشتكي نيتش بله اكيد شو بيتريدا او برهمت شنو دو برهمت قالك سفكو ولا ودلال هبين ويتباقج وقالك دا جمهور حاجه كتراستي ما كان بروفاكس سرقرن بس ما حست كي راستي نهاد بيرما ام لسبيتك اماده بكين بس وقت درفتنا بأهم إن شاء الله بو سالن دهاتي دليفين دهاتي يعني اگر في رنگی به پالپش هدی هدیه پیدا بم بکو ادی تیپ راستای نمینه هنده که بر همین وجه هبن يعني أكيد إن شاء الله إن شاء الله ام ده هولدن زیاده تر باخوان بحث الکارو چالا که بزاوین و بکن و که پیشتر ما گوتی ما مستعد نام دیسا تجیه که اندامه که تیپه بو ما باخوی
بس زیادتر بینر از باورم چاقرای سرودت آینی نشمه بزنن سرودات دوام یا کوه برهف کرده چه سرودک بد پیشکشی بینرم بکن فرما حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله حبيبي يا حبيب الله حبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله محمد چند شیرینی شیرین تری جنگ بینی درمان درد و برینی حبیبی یا رسول الله محمد چند شیرینی شیرین تری جنگ بینی درمان درد و برینی حبیبی یا رسول الله حبیبی یا حبیب الله حبیبی یا رسول الله حبیبی خیر خلق الله حبیبی نور عرش الله محمد دنیا چوانی و جیهان دلوانی و هجارات سمیانی حبیبی یا رسول الله محمد دنیا چوانی و جیهان دلوانی و هجارات سمیانی حبیبی یا رسول الله حبیبی یا حبیب الله حبیبی یا رسول الله حبیبی خیر خلق الله حبیبی نور عرش الله دیر بی لا تدنالم جغريب يا تبي حالم صوتي جرقو دلانم حبيبي يا رسول الله شدير بي لا تدنالم جغريب يا تبي حالم صوتي جرقو دلانم حبيبي يا رسول الله حبيبي يا حبيب الله حبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله صلوا عليه شفيع الأمة بذكر الرسول تشحن الهمة يا ربي بجاه النبي أزيح الغمة يا ربي بجاه النبي أزيح الغمة صلوا عليه شفيع الأمة بذكر الرسول تشحن الهمة يا ربي بجاه النبي أزيح الغمة يا ربي بجاه النبي أزيح الغمة
صلوا على المهدي البشير حبيب البدر المنير شفيعي عند القدير صلوا عليه صلوا بأحلى الكلام صلوا على بدر التمام رسول خير الأنام صلوا عليه شفيع الأمة في ذكر الرسول تشحن الهمة يا ربي بجاه النبي أزيح الغمة يا ربي بجاه النبي أزيح الغمة يا ربي بجاه النبي أزيح الغمة دست دو خوش بن زور سپاس ماندی نبن و خود اجرا که معظم بدت و ما مستعدن من قلب سروده هندك زمان عربي هاتا قلتن برسيارك الدفن و چه بي يعني بوچی هزر البيه که نه هاتیا کرن قالوا اگر يام بيجن چنا زيادتريا برهمت و يعني بزمان كردي بن يعني بالبشتياقا هنرمندن ما هوزانوانن ما هلبزوانن ما نبيه يان اگر چنا یان اگر هم برسیار بکن ما بینا برهمن و هنه چند شوان پرانیا وان کیمیا وان زمان کردی نه یان جیب زمان عربی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه أجمعين برای اسلام بداية وكي ما دست بكاري خو كري البداية انجي دست بيكا نوطة همي برهمت ما تقريبا عربي بي أغلبية همي تقريبا نوطش صادي بشتينجي بچ ما كرن كردي و پال پشتی ها بی جامعه شیخی جی بحث کرد سید عبدالعزیز سلیمان تقصیر نکریه و هنده که دیجی ما اوصاب خود چه کرن و ما اینان و ما هنده جامعه دیجی دست خو بال ما و دریش کرن و ما هنده پیو آوازید کردی چه کرن نوکا تقریبا نوتش صادی ما کرین کردی اگر باشنی بوکو مثلا اف برچاورونی اگ بو بینه را جهبت پتریا او سرودت آینین کو همت بینن این کل سرانسر جهان بربلاوانه زمان عربینه يعني واجه هزر البيكي كده يكو كارل سر هنده بكن زيادة ريا سرودن و همي بزمان ما شرين كردي بله نوكا تقريبا نوتش صادي همي زمان كردينه بس ام كو شوش عربي خلاص كين ام نشي چونكو صلوات موالن اودينا عربي هر نوف دابت بتر طامك خوش تجي صدامن وكسرود يعني وكسرود نوكا نوتش صادي بله كردي بتر داخازيش مت كن بلا زمان كردي بن ام بتر تيدگهين خوش تربو ما اما سر خاطر وانجي ما تقريبا نوتش صادي برهم خويت كرينا كردي باش ما شاء الله جيك درجه تيبويه هي يعني 27 سال لكن اگرم يعني ما في حوالت و اندام دين تيبج نخون يعني تيبش چند کسایی که تیت اگرم بحث البرهم بکن حتی وگاه چند برهمت و بینه وکو سرود وکو هاتبن کلیپ کرن وکو بله تیپو ما تقریبا حتی 15 کسایی که تیت حالیا بله نوکا سيدا ملعي مادو حاجي صادق صلافي توانجي بو بينارو بوهنا او جاكي نخوشن بلاء وقالك اندام ديت تيبي حاضر نبينا وامنشن يعني ما جهنينا عند بازدا كسابين فيري عند جا هشت حاضر بينا هكا يكي شو لك هبجي دا عدد ما كيم نبدن برهم وكو برهمت سيدي ام بيجين وكو كاسيت هاتين تسجيل كرن ما دو برهم هينا دو برهم شريكش 8 راكا بيك هاتيه بله وكو كليب جي تقريبا نزيكيا 10 كليب اميت هين مثلا سري تلفزيونت ما يت دهوكي كردستانت هنا بيشاندا باش اگر از بحث يعني وان بالبشتيا بيشترج ما بحث ليكرش خو يعني رواجا في بجن سرودا آینی ناف خلکی دا چه يعني هنده خلق 27 سال از آخو پرانیا خلکی و ناست کن بله يعني زیده ترش هین رمضان داد تین دیتن راستی يعني تیپکات تشه بجه گریدای رمضانت ساله بو ساله نبیه ورزیجه کنده 2-3 ساله الشيخ معروف رمضانی و نه يعني بیرنگیله هاتیه ایلا هم کار و هم برهم یانجه ایلا يعني مولود نبوي تشتكي هو صاحين بين ديتن اما بوچی چنده داخوازا خلقه کو زیادتر هین هبن و بوچی زیادتر نینن كاك اسلام بورك ملت ما حمي حش ديني يعني كردواريا دين دار الراستي خاص برهم الدين يعني قالك بيجن هكا هبن ام قوي خونو ديستران دي
بله يعني ام هست كين يعني بول بشتيها بت ام بشين خوزي داك ونا ام تني ما شاء الله دوسيتي باكيتين اوجي دنگ خوشت نوفدا اوجي شين خو بيش بخن يعني دعم اون جهاري كاري بوان جهه بده خو بيش اخنده برهم تجي اوي ديبن باجيري عالم گله حاجات كت وگلك داخوزمت كت ام برهمني بين خاره بس راستي دسكرتي يعني اس بسيارة قادي الفيليبو من تشيبي يعني ما زيادة بحث السرودين آيني كر يعني من جالك جرال جالك ولاتين دي جديدية اف تيبن تايبت بسرودين آيني وان تيبن هنريين آيني سرود آيني خل مجارن قومي بجن نتوايجت كنا خدان يعني سرود النتوايين هنا قالوا أنا بسيارة مبوا هردوا وشان تزر الفيت شان ديك يعني جيان كردستان بسروشتي كردستان يعني تشتين بيروزيم في ولاتي هم برهم فانج تشيكن شيخ سيدا زرا ما قالك جرى كريا وسر قال سيدا عدنان ما بيك بحث كريا بله شكم دراماتي ودسكورتي اف كاري بقى سيدا امتكن يعني تشتكي امت بين تشتكي قالك متواضعه يعني هل چند الرواجويل ده ملتي ما قالك يجي خلكي ما وك سيدا عدنان كرم كريم قال حاجات كن بورك يعني هر رمضان نينا بري رمضان الماسنجري ده من چل بنجي مسجنين برهمت ني چهن افصاله بري رمضان بهيدكي ها الديف طاقت اخوه ديف طاقت اخوه امجي تشتكي متواضع امجي پیشکش گلک جرا پیشکشکار مجوان گلک گودنت کردی تکلی برنامه خواهد کت یعنی جرا مزنا گوتی نانو دو طاقت او نه یعنی ما دیف طاقت اخوه یعنی تو وی در برای یعنی و حضر الوی چنده کلیا گلو پلانا وادی چبد یعنی ادی امش بلی سرودن آینی سرودا کا نتوين اجتماعي جوي تيبي ببينن ما شاء الله. وك اسلام بوار بك من بداية وكي داعش هاتين ماني جماعات قالك هنرمند بيقول من او هزراكر سري خدا بس ماني او نشول ما بهيفو اوس ماني فيت ايك بدد ما يعني ما جهان ده رواية بوتي بك رواية بلي ماني امجي باشا كنش باشا هنري وستران قوتني اي هي سترانا ديني بيشتي هسترانا افينيد بيشتي هسترانا نتويد بيشتن امجي باشا كنش يعني زنفان بس فن نبينكو برهمي بلي برهمي خابجي تو ابو درابن مرات خابجي تو نهالو وكهنيان ولات خابجي تشتكي رواية بلي مشروعه جلس عفوا الشيخ معروف مو مستعد من ناس بسيرة كرد بيجي مجرد يعني بين رب بهرنا كن جدان جوا سرود قال جان بجن سرود آینی ستایش و مدیحه یعنی بو مبخارونی ها بس مدفد بو بینرا یعنی رونتر بکن سرود ستایش آن مدیحه ستایش و مدیحه ات گوتن پتر بو مروف مدحت کسا که بکن مثلا جل جلاله مدحت رب العالمینی او مدیحه مدحت پیغمبری مدحت کسی که بگه و مدیحانه بس سرود عامت ادگوتم هر کسی که یام تنه خدا و پیغمبری اب خدا و پیغمبری بس مشو مدحی بو کسی دیجی اوجی هی بس اوا بتر بو خدا و پیغمبری ادگوتم تایبت و سرود جی تایب اودیا گشتی ابو هر سروده که آینی بتن هی سرودت نشتیمانیش بله بله اگر و بهنا خدا بتون ماندینه بنم ده دست سروده کادی میزانم چون سروده کادی تریواجه گرتی اش بر همین قا فرم جهان گش بو بغاتنات دایک بونات فلات جهان گش بو بغاتنات دایک بونات فلات وشو شیرین نابت صلوات لسر روحات وشو شیرین نابت صلوات لسر روحات الله الله كريم الله صلوات سر حبيب الله صلوات سر حبيب الله 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 كريم الله صلوات سر حبيب الله صلوات سر حبيب الله محمد المصطفى الصديق الأمين محمد المصطفى الصديق الأمين دخزا مش خذي مازن بحشتنا بالأزوت دخزا مش
اشتهى والأزود الله الله كريم الله صلوات سر حبيب الله صلوات سر حبيب الله 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 كريم الله صلوات سر حبيب الله صلوات سر حبيب الله سرور أنبياء أقول لك السرد لايا أو سرور أنبياء أقول لك السرد لايا أو نورك السر دنيايا أو جانو جيانا مايا أو نورك السر دنيايا أو جانو جيانا مايا الله الله كريم الله صلوات سر حبيب الله صلوات سر حبيب الله الله كريم الله صلوات سر حبيب الله صلوات سر حبيب الله رب عمر كرتا قليبنا مرن هاتو قالك نزيك مرين هاتو قالك نزيك دلت بميرت انشراك اگر خدا تنبورت تنجنب وتنوارا دست خوش ماندی بین دم ماجی کرده امو بینرژی کو زیادتر راستی یعنی متخواست سرودن زیادتر لیورن ما هم برنامه نه نیف دم جمرب ما هات بیدان هر چند باید خواست کو داویه طلع البدر علينا جبيجن هنا بله اما وصل تخمین کربین داویه زور زور سپاس بو از خاطره خو خوازم هین دست پو بکن چنده هندی دم هبی یعنی امده الگوری دمی هوال دم در باسکن بلش فان از دیو گرم بالوا استودیو البته مدوید البره سپاسیا تیپا محمدیه بکم دیسان سپاسیا رهبریا اوقاف زاخو بکم مامستامل سعید کوهمی سالانجی هفکار و هاریکارن گل مدا بو پریوبرنا و برگش برنامه پاشی و تناوا مزگفتان دا الوره گل سلاون منو سلاون تیپه همیه بوا و بینه را از دیو گرم بالو از ناوا استودیو خودت گلوه بود دست خوش هفکار ما اسلام یوسف با که راستقو هینج زا خوش استودیو وکری تایبتی جت نوا مزگفت دا هین گل مدا بین و دلی ما دو جارا خوش کرد تایبتی جت تیپا محمدیه بگوتن آوان سرود خوش تایبتی جت ناینی اب دفجانین زور سپاس بو همیه دست خوشی بو همیه و یا دویجی یعنی تایبتی جی کوین ناف مزگفت دا بینه کش هوای نوا مزگفت دا ما اینات نوا استودیو دا زور سپاس بو بالا اسلام اما سپاسی تو دکین که امشو تتقلم بوی تتقلم بوی بس دست خوش با همون لایک که امشو لگل من بول ان شاء الله پارشه کی پر لخیر و برکت تان هبت منوش بانشتین پارشه وکینو لدعاء ببشتن نک خود روزی نویجت و قبیل کرد و حتی پاشیوا شوکادی خودت گلوه به تو هر شاد بشی خاطر